بینەرانی عزیز بەیانیتان باش سڵاوتان لێبێت ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنی ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان لە پەیام بە کۆمەڵێک کورگە و بابەتی جیاوازی گرنگی ڕۆژەوە لەگەڵتانەبین بۆ مێدەی تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بنێتەوە. بەڵێ سڵاوی خۆتان لێبێت خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەگەڵ هاوکارانمان هاتوونەتەوە بۆلاتان لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک بابەت و تەوەرەوە کە تەوەرەکانی ئەمڕۆمان تایبەت کردووە بە خۆشەویستی و تەبایی نێوان هاوسەران. ئێمە چۆن بتوانین ئەو هۆکارانە چین کە دەبنەوەی ئەم خۆشەویستی و تەبا و ڕێزگرتنە لە نێوان هاوسەراندا و ئەو لایەنە نەرێنیانە چین کە کاریگەری دەکاتە سەر ئەم پەیوەندیە بۆ بوونی خێزانێکی باش، خێزانێکی تەندروست پێویستە هاوسەرگیریەکی تەندروست ئەنجام بدرێت. ئەو دوو کەسە لە یەکتێگەیشتن و هاوژیان بدرێتەوە واتە خەمخۆری یەکتر بێت. زیاتر قسە لەسەر ئەم بابەتە دەکەین پاشتنێکی تر لە تەوەرەکانماندا و میوانی تایبەتمان ئامادە دەبێت. بەڵێزان باس لە بابەتێکی زۆر گرنگ وەک هاوکارە ئاماژەی پێکرد بێگومان هەموو کۆمەڵگایەک لە تاکەکان و دواتر خێزانەکان دەبێتە کۆمەڵگایەکی تەندروست، ئارامی و بەهێزی و خۆشەویستێکی زۆری نێوان خێزانەکان دەبێتە هۆکاری کۆمەڵگایەکی ئارام و سەرکەوتوو بێکێشە دوور لە گرفت. بۆیە گرنگە چاومان لەسەری تەبایی وەروان ڕێز خۆشەویستی وەفا لە نێوان هاوسەراندا هەبێت لەو بارەیەوە گفتوگۆی زیاتر دەکەین. بەڵێ خۆشەویستان هێشتاش دەچینە لای گۆڕانکاریەکانی پێشوای ئەمڕۆ بزانین پێشبینیەکان چین. دووبارە ئازان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانخوازمان کردووە. دەمانەوێت لەم تەوەرەیە گفتوگۆ و قسە بکەین لەسەر پاراستنی خۆشەویستی و ڕێز و وەفا لە نێوان هاوسەراندا و کە ئەمە بێگومان ژیانی هاوسەریەتی واتە خێزان جا لە قۆناغی یەکەمەوە کە دوو کەسن دواتر فراوانە بن گەورە بن تا کۆتایی چەندێک پێویستیان بە خۆشەویستی هەیە، چەندێک پێویستیان بە ڕێز و وەفا هەیە و هەروەها لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە ئێمە کۆمەڵگایەکی موسڵمان بین و وەکو موسڵمانێک ڕەفتار بکەین کەواتە ئیسلام چۆن ڕێنینیمان نەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوسەرەکانمانەوە بە پێچوانەوە ئەوانیش لەگەڵ ئێمەیە واتە هەردوو لایەن وەکو دوو مرۆڤ ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ یەکتر بکەن، چۆن مامەڵە لەگەڵ هەستەکان یەکتر بکەن. مامۆستا سڵاوی خی گەورەت لێبێ و بەیانیت باش سەرنج و قسەی بەڕێزت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و شەریعەتەوە لەسەر چۆنیەتی و پاراستنی شکۆی خێزان و خۆشەویستی نێوان هاوسەران.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه صلاوي خوالا ايوي برزو خوش ويستيج بيتو ام كاتوهم كاتكي ايوي برزيش ربي لا خير وخوشي وشادي طبعا همو مروفك لجياني خوي پێویستی بە خۆشەویستی هەیە بە تایبەت ئەوانەی کە بەیەکەوە دەژین جا ئەم بەیەکەوە ژیانە ماوەیەکی کورت بێ یان درێژخایان بێت و بە تایبەتی تر ئەگەر لە نێوان ئەم دوو کەسەدا هاوراز و نیشێوی زۆر هەبێت برسێتی و تێریەتی و یعنی قۆناغی جیاجیا بێتە ڕێگەیان ئەمانە زیاتر لە هەموو کەسێک پێویستیان بە خۆشەویستی هەیە الله سبحانه وتعالى پروردگار لبارەی ژیانی با بڵێن هاوسەرێتی نێوان ژن و پیاوان فەرموویەتی سبحانه وتعالى ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة كأما قسەی ئێمە ئێستا خوا سبحانه وتعالى فەرمێ لە بینی ئێوەدا لە بینی هاوسەراندا پەروەردگار مەوەدەت و ڕەحمەتی داناوە واتە ژیانی هاوسەرەتی بەبێ ئەم دوو شتە ناچێت بەڕێوە یان بەختەوەری بەدەست نایەت ئامانجەکان ناگەن بە ئامانجەکان هیچ خێزانێک ئەگەر مەوەدەت و ڕەحمەت لە ژیانیانە نەبوو مەوەدەت لەگەڵ مەحەبەت جیاوازی هەیە مەوەدەت یعنی هەر خۆشەویستی طبعا بەڵام جیاوازی لە نێوان مەوەدەت و مەحەبەتە ئەوەیە مەوەدەت عەمەلی لەگەڵە کرداری لەگەڵە واتە خۆشەویستیەک کە تەنها شیعار و دروشم نەبێ تەنها گوتار و وتارێک نەبێ بەڵکو کرداریش بێ ڕێک بداتەوە لە شەو و ڕۆژدا لە تووڕەبوون و ڕازیبوونە لە دەوڵەمەندی و هەژاریدا دەرچێت و دەرکەوێت کە ئەو پیاوە هاوسەرەکەی خۆی خۆشەوێ ئەو ئافرەتە بە هەمان جۆر هاوسەرەکەی خۆی خۆش دەوێت لە ڕوانگەی ئیسلام طبعا بە شێوەیەکی گشتی یعنی ئێستا پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە ناچنە بەهەشت تا ئیمان نێنن ئیمانیشتان نییە ئیمانتان نابێت تا یەکتریتان خۆش نەبێت کەواتە خۆشەویستی بە شێوەیەکی گشتی شتێکی زۆر مقدسە زۆر گەورەیە بەو معنایە یعنی شتێکی زۆر بە نرخە لە ئیسلام فەرمانمان پێکراوە کە خۆشەویستی بناسن هەمیشە خۆشەویستیمان هەبێت بە تایبەتی لەگەڵ هاوسەرانماندا چونکە خۆشەویستی زۆر برین ساڕێژەکە زۆر دەرد تیمارەکە زۆر کێشە حەلەکە زۆر شتی کە با بڵێن خۆشەویستیش نییە یان جوانیش نییە لە بەرچاوی ئینسان بەڵام جوانی دەکا ئەگەر خۆشەویستی هەبوو ئەو پیاوە هیچ ئافرەتێک بە جوانتر نابینێ لە خێزانەکەی خۆی ئەو ئافرەتەش هیچ پیاوێک بەڕێزتر و خۆشەویستتر نابینێت زیاتر لە پیاوەکەی خۆی بۆیە ئێمە پێویستیمان هەمیشە پێویستیمان بە خۆشەویستیە ئەو خۆشەویستی ئەگەر لە نێوچوو بێگومان پایەکانی ژیانی هاوسەرەتی یەک لە دوای یەک دەڕمێن و ژیانی هاوسەرەتی مانایەکی نامێنێ بەهاکانی خۆی هەمووی لەدەست دەدات زۆر باشە مامۆستا ئێمە چۆن بتوانین یعنی ئەم پەیوەندیە بنیاد بنین پێویستەکە لە کاتی پرۆسەکەیە بە یاخود پێش پرۆسی هاوسەرگیریەکە ئەم کەسانە یەکتر ببینن یەکتریان بەدڵ بێ واتە بەویست و ئارەزوی خۆیان بێ نەک چۆن زۆر جار هەیە بە زۆرە لەژێر هەنێک ناوە بە هەنێ هۆکارەواتە لەبەر ئەوەی کەسەکە تەمەنی بەسەر نەچێ یاخود بۆ ئەوەی کە کۆمەلگا قسەی پێنەڵێ ئەم هاوسەرگیریە بکە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەم پرۆسەیە بەڵێ طبعا ئێستا هەندێک چەمک هەن یان هەندێک دروشم هەن با بڵێن بەکار دەهێنرێن لە شوێنێک کە شیاوی خۆی نییە جێگەی خۆی نییە یەکێ لەوانە چەمکی خۆشەویستیە کە زۆر بەرز دەکرێتەوە زۆر بەکار دەهێنرێ بەڵام ستەمی زۆری لێکراوە چونکە زۆر کەس هەن کە تەنها مەبەست و ئامانجیان خۆویستی و خۆپەرستیە بەڵام دروستنی خۆشەویستی بەرزەکەنەوە چونکە طبعی ئینسان وایە ئەگەر هەستت کرد کەسێک تۆی خۆشەوێ تۆش ناچاری خۆش بوێت یعنی ئینسان خدا ئینسانی وا خەڵق کردووە دڵێکی نەرمی هەیە ئەم دڵە زوو با بڵێن پەلکێش دەبێت بۆ هەر کەسێک ئەگەر بزانێ خۆشەویستی پێدەدا
یعنی مرۆڤەکان ڕەنگە زۆری وای هەبێت بەهۆی پارەوە سەرنجی نەتوانین ڕاکێشیت، بەهۆی زەبر و زەنگەوە نەتوانین سەرنجی ڕاکێشیت، یعنی ئەسالی بەکار بێنە بە ئەندازەی خۆشەویستی ناتوانانی سەرنجی ئەمیسان ڕاکێشیت. بۆیە ئەمڕۆ زۆر کەس دروشمی خۆشەویستی بەرزەکاتەوە، مەبەستیشی خۆپەرستی و خۆویستیە. بەڵام بەو ناوە کەسەکان بۆ خۆی پەلکێشەکە بە تابەتی ڕەگەزی بەرامبەر. خۆشەویستی نێوان هاوسەران لە ڕاستیدا بەر لە پرۆسەی هاوسەرێتی، بەر لەو پرۆسەی هاوسەرگیری شتێکی پێ دەوترێت تەعاڕف، ئاشنابوون بە یەکتری، ئاشنابوون بەچی؟ بە صیفات، بە ئەخلاق، بە خۆڕەوەشت، بە دینداریەکەی، لە طەبیعەتی، هەڵس و کەوتی، یعنی ناسین بەو مانایە. ناسینیش هەر ئەوە نا ئینسان بیناسێ بەو مانەیە کە لە کولیەک بێکەوەن لە بازار بینیوێتی یان شتێکی، ناسین بەو مانایی کە تۆ تێبگەی ئەو ئینسانە فعلەن لە قۆناغە جیاوازەکان هەڵوێستی چۆنە، لە کاتی تووڕەبوونە، لە کاتی ڕازیبوونە، چەندە یعنی با بڵێن خولیای ماڵەوەیە، چەندە دڵی لە دەرەوەیە، چەندە ڕێزی هەیە، چەندە قەدری بەرامبەر دەزانێت. ئاشنایەتی بەو معنای بیناسی بە معنای کەلیمە، نەک ئەوە کە یعنی لەگەڵی دەرچێتە دەرەوە پیاسەی لەگەڵ بکە بۆ معنای کە دەمەوێت بیناسم، ئەوە ناسین نییە. چونکە لەو حاڵەتانە هەر کاتێک کەسێک بزانێت کەوتۆتە ژێر تاقیکردنەوەی بەرامبەر، ئەوێ تاقی کاتەوە، ئەوێ متابعی بکە، یعنی ئایا باشە باش نیە، هەموو کەسێک لەو قۆناغەدا خەریکی نمایشکردنە. هەرگیز یعنی با بڵێن کەسێک نادۆزیتەوە لەو قۆناغەدا هەڵوێستێکی وای لێ ببیندرێ کە تعبیر بێ لە ناخی خۆی، ناخی ڕاستەقینەی، هەڵوێستە ڕاستەقینەکەی. بۆیە ئەو دەبێ هەموو با بڵێن پیاوێک و یعنی کوڕێک و کچێک لەوە دەرچێت، ئاگەی لەوە بێت خۆشەویستی ڕاستەقینە لە ڕاستیدا ئەو کاتە دەست پێ دەکات کە ژیانی هاوسەرێتی دەست پێ دەکات. ئێمە زۆر کەسمان بینیوە بەر لەوە کە بە هاوسەر یەکتری بۆ یەکتری مردوون، بۆ یەکتری مردوون، دوای ئەوە کە بوون بە هاوسەر یەکتری لەبەر یەکتری مردوون. وعنی واتە بەر لەوەی کە ببن بە هاوسەر یەکتری ڕەنگە جۆرێک لە با بڵێن خۆشەویستیان هەبوو بێ لە نێوانیاندا، بەڵام ئەم خۆشەویستی ئەو کاتە لەبەرەوە تەنها ئەرکی با بڵێن مەسئولیەتی لەسەر نەبووە، ئەرک نەکەوتۆتە سەرشانیان، بێکەوە حاڵەتی جیاجیان نەدیوە، برسێتی و تێریەتی و تووڕەبوون و ڕازی بوون و یعنی مناقەشە نەکەوتۆتە نێوانیان و ڕای جیاواز لە نێوانیان دروست نەبووە و هەردووکیان خەریکی با بڵێن نمایشکردن بوون، خەریکی ڕازیکردنی بەرامبەر بوون. بەڵام لە دوای قۆناغی هاوسەرگیریتی، لە دوای قۆناغی هاوسەرگیری ئەم جارە چی دروستە بێ؟ ئەوە کە هەر کەسە و دەیەوێت کارێک بکە یان بەرامبەرەکەی کارێک بکە کە ئەو ڕازیکە، نەک هەوڵی ئەوە بدا بەرامبەرەکەی ڕازیکە. بۆیە خۆشەویستی ڕاستەقینە ئەو کاتە دروستە بێت، ئەو کاتە با بڵێن دەبێ ببێت کە ژیانی هاوسەرەتی دەست پێ دەکات. ئەجی ناوەکو پێشتر طەبیعیە با بڵێن هەموو کەسێک هەوڵەدا ڕەفیقێک، برادرێک لەگەڵ برادرەکەی خۆی، جیرانێک لەگەڵ جیرانەکەی، هاو پیشەکان، هاو سەفەرەکان، هەمویان ئەم جۆرە با بڵێن ڕەفتار نواندنیان هەیە. بەڵام ئەوەی گرنگە دوای ژیانی هاوسەرەتی کە دەست پێ دەکات خۆشەویستی لێدا بەدی بکرێت. زۆر باشە مامۆستا، ئەم وێنە زەینیە، ئەم وێنە خەیاڵیە، ئەم وێنە شێواوە بۆ خۆشەویستی بۆچی وا دروست بووە؟ گەر بگەڕێنەوە بۆ نێو کولتوری کوردەواری، نێو ئەدەبیاتی کوردەواری، نێو تێکستە ئاینیەکان کە چەند پەیامی جوانی خۆشەویستی و ڕێز و وەفا دەبێ هەبێ لە نێوان هاوسەران داواتە کاتی خۆشەویستی، مەکانی خۆشەویستی، زمانی خۆشەویستی کاتی گونجاو و تایبەتی خۆی هەیە. بۆچی ئەم گۆڕانکاریە لە شوێن و مەکانی خۆشەویستەکەیە دروست بووە؟ و هەروەها دەمەوێ بپرسم بەجددی ئێستاکە گەردوو هاوسەر بە یەکتر بڵێن خۆشم دەوێ یان بۆی بسەلمێنێ یان پێ بڵێ بە شەرمی پێزانێ، یاخود ئەگەر تۆزێک تەمەنی بچێتە سەرەوە پێی شەرمە ڕەنگە ئەگەر بە لەفزێکی شیرین لە نێوان دوو هاوسەرا بەکار بێ وەکەوەی شتێکی باش نەبێ، مەکروه بێ. یعنی ئەم وێنە زەینیە شێواوە بۆ خۆشەویستی بۆ وا سەرچاوی گرتووە، بۆ ئەبێت ینی جۆرێک لە جۆرەکان ئەترسین لە خۆشەویستی. بەڵێ خۆی طبعاً ئێمە دوو جۆر خۆشەویستیمان هەیە. خۆشەویستێکمان هەیە خۆشەویستێکی گشتیە بەرامبەر بە هەموو مرۆڤەکان. ئینسان لە ناخیدا خۆشەویستی هەبێ وەکەوەی کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا تدخلون الجنة يعني لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا. ئێمە خۆشەویستیمان هەیە بۆ هەموو کەسێک کە شیاوی خۆشەویستی بێ، بەتابەتی بۆ ئیمانداران و خواناسان. ئەمە خۆشەویستێکی گشتیە، هەموو کەسێک دەگرێتەوە، بە گەورەی و گچکەی و بە پیاوی بە ئافرەت تهدید نییە.
بەڵام کە قسەمان لەسەر خۆشەویستی پیاوە بۆ هاوسەرەکەی یان ئافرەتێک بۆ بڵێن هاوسەرەکەی بە هەمان جۆر هەرچەندە هەندێک کەس لێکی جیا دەکاتەوە هاوسەر بۆ پیاوەکە بەکاردێن و هاوژێنیش بۆ ئافرەت بەکاردێنن بەڵام بە شێوەیەکی گشتی هاوسەری تر ئێمە هەروە ڕاهاتوین کە پیاو بۆ ئافرەتەکەی هاوسەرە و ئافرەتەکەش بۆ پیاوەکەی هەر هاوسەرە واتە هەردووکیان خاوەنی یەک ژیانن چونکە سەری ئینسان واتە ژیانی ئینسانمانەوەی ئینسان بۆیە دەڵێ هاوسەر واتە هاو ژیان چۆن دەڵێ فڵان کەس ئەگەر سەری بچێ نوێژی ناچێت سەر یعنی مەبەست پێ ژیان ومانەوەیە لە ڕاستیدا ئەوە کە خۆشەویستی شتێکی عیب بێ ئەمە تەبعاً لەم سەردەمە ئێستادا کاتێک کە حرام دەبێت بە مۆدێل حەلال دەبێت بە شتێکی عیبە لە سەردەمی ئێستادا خەڵکێکی زۆر دەبینیت ئامادەیە کوڕێک بۆ ئافرەتێک کە بۆی حەلال نییە چی تەعبیر و گزارشتە بۆ خۆشەویستی بەکاری دێنێت بە نووسین بە دەربڕین و بە مەوقیفیش بەڵام ڕەنگە هەر خودی ئەو ئافرەتە کە دەبێت بە هاوسەری بەلایەوە نەنگی و عیبە بێ بە خێزانەکەی خۆی بڵێ خۆشم دەوێت و بە هەمان جۆریش ڕەنگە بۆ ئافرەتەکەش بۆ پیاوەکی بەم شێوەیە تەمعاً ئەمە ڕەزیلیە ئەمە ڕژدیە ئەمە جۆرێکە بەڕاستی لە سیفەتێکی با بڵێن تەبعێکی ڕق تەبعێکی وشک هیچیشی لێ سەوز نابێ جگە لە تەنافر و لێکجیابوونەوەی ژن و پیاوەکان پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بەلایەوە عیب نەبووە کە بڵێ خێزانەکانم خۆشەوێت بەڵکو شانازی کردووە لە نێو هاوڵانی بەڕێزی خۆیدا کە گوتوویەتی خێزانەکانی خۆم خۆشەوێت ئەمە سونەتە ئینسان بە خێزانەکەی خۆی بڵێت خۆشم دەوێت و پاداشت وەردەگرێت ئافرەت وەختێک کە بە پیاوەکەی خۆی دەڵێ خۆشم دەوێت ئەم خۆشم دەوێت ڕەنگە کلیلێک بێ زۆر دەرگای داخرا بکاتەوە ڕەنگە جۆرێک لە وشەیەک بێ دڵی ڕقیش نەرمەکە زۆر کێشە حەل دەکا زۆر ئاساییە خێریان پێدەگات حتا ئەمە شتێکمان هەیە لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا بڵێن پێشەوا ئەبوو بەکر فەرمووی من فلان کەسم خۆش دەوێت پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم پێت گوتووە کە خۆشت دەوێت گوتی نەخێر فەرمووی دەی بڕۆ پێی بڵێ کە خۆشم دەوێت لە پێناوی خوا کەواتە زۆر ئاساییە بەڵکو زۆر خێرە زۆر چاکە شتێکی زۆر با بڵێن ئیجابیە کە پیاوەکە بە خێزانەکەی خۆی بڵێ خۆشم دەوێت بەبێت درۆ و ئافرەتەکەش بە پیاوەکەی خۆی بڵێ خۆشم دەوێت تەنانەت ئەگەر ئەو پیاوە کێشەی هەبێت لەگەڵ خێزانەکەی خۆی واتە خۆشەویستیەکەیشی کەم بوو بێتەوە تەنانەت ئەگەر خێزانەکەیشی خۆش نەوێت بەڵام پێویست دەکات لەگەڵی بژیت خۆشەویستی نەماوە بەڵام ڕەنگە وەفا مابێ تەضحی و قوربانیدان مابێ لە نێوانیاندا عەهد و پەیمانێک مابێ منداڵ لە نێوانیاندا ماوە واتە پێویست دەکات بژی لەگەڵی بەردەوام بێ هەر پێویستە لەو کاتەیە پیاوەکە بڵێ بە خێزانەکەی خۆی بڵێ خۆشم دەوێت با خۆشیشی دەوێت درۆژ نییە ئەو کاتە واتە ئەگەر درۆژ بێت لەسەری نانووسێت کە گوناحبار دەبێت و ئافرەتەکەش بە هەمان جۆر بۆیە ئێمە پێویستە لە ڕاستیدا لەو بارەوە سەخاوەتمەند بین و ئەو وشانەی ئەو با بڵێن دەربڕینانەی کە بەر لە زەواج بەر لەو پرۆسەیە بەکار دەهێنرێ پێویستە بخرێتە دوای ئەو پرۆسەیە چونکە دوای ئەو پرۆسە زیاتر ژن و مێردەکان پێویستیان بە یەکتری هەیە لە شەو ڕۆژ بەیەکەوە لە زستان و لە هاوین لە گەرما لە سەرما لە ماڵەوە لە دەرەوە لە سەفەر یعنی لەوێ زیاتر پێویستە بە خۆشەویستیە نەوەک بەر لە پرۆسەکە زۆر باشم مامۆستا جیاوازی چینایەتی کولتور نەتەوا زمان جیاوازی تەمەن ئەمانە هەمووی کاریگەری دەکاتە سەر ئەو پەیوەندیە ڕەنگە کەسێک لە تەمەنێکی منداڵدا کە ئیتر ڕەنگە عەقڵی کامڵ نەبێ نەتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێت لەگەڵ کەسێک هاوسەرگیری دەکات کە تەمەنی زۆر لە خۆی گەورەترە کە وەکو ئەم ڕەفتار ناکە ئەمانە هەمووی ڕەنگە لێکتێنەگەیشتن و کاریگەریکی زۆر بخاتە سەر ئەم پەیوەندیە بەڕای بەڕستان ئەمە بەم هۆکارەیە بۆ ئەوەیە بەڵێ طبعا جیاوازی با بڵێن ئاستی کۆمەڵایەتی ئاستی تێگەیشتنی هاوسەران و تەنان جیاوازی ئەوان لە ڕووی ژینگە و خێزانی و خانەوادەیەوە
کاریگەری دەبێت زانایان هەموو شە گوتویانە هاوکوفی بێت هاوکوف لە ڕووی مادیەوە چەند گرینگە لە ڕووی معنەویشەوە ئەوەندە گرینگە ئەگەر زیاتر دەبێت ئاستی تێگەیشتنیان هەرچەندە کەس نییە وەکو یەک بیرکاتەوە دوو برا وەکو یەک بیر ناکەنەوە دوو خوشک وەکو یەک بیر ناکەنەوە خوشک و برایەک وەکو یەک بیر ناکاتەوە و یعنی شتێکی واقعیش نییە بڵێن دەبێت هەموو ژن و پیاوێک وەکو یەک بیرکەنەوە وەکو یەک بیر ناکەنەوە بەڵام گرینگە لە ئیتارە گشتەکەی بیرکردنەوەیان وەکو یەک بێ بۆ نمونە هەردووکیان متفق بن لەسەر پاراستنی دین متفق بن لەسەر پاراستنی شتێک کە پێ دەکرێت شکۆی خێزان شکۆی پیاو شکۆی ئافرەت هەردووکیان متفق بن لەسەر ئەوە کە منداڵ پێویستە لەم کاتەیە مەتەن لەم قۆناغەدا بۆ نمونە ئێمە هەوڵی ئەوە بدەین کە خوا منداڵمان پێ ببەخشێت و پێویستە بەم جۆرەش بەم میکانیزمە بەم شێوازە منداڵەکانمان پەروەردەکەین یعنی هەندێک شت هەن خاڵی گشتین جێی ناکۆچینین ئەگەر لەمانەدا ناکۆچی دروست بوو ئەو کاتە کێشەی گەورە دروستە بێت بەڵام لەگەڵ ئەوەش کە بێگومان هەردووکیان وەکو یەک بیر ناکەنەوە دەبێت با بڵێن بیرکردنەوەکان لێک تێگەیشتنەکان لێک نزیک بن نابێت کەسێک لە ژینگەیەک پەروەردە بوو بێ شێوازی ژیانی جۆرێک بێ کەسێک تر لە ژینگەیەکی دیکە شێوازی ژیانی جۆرێکی ترە ڕێک پێچەوان یەکتری بن وەکو ئەو دوولایی مغناطیس کە بێکەوە نایەن بێکەوە یعنی هەر چەند هەوڵی بدەیت ئاوا بن ئەو کاتە سەرکەوتوو نابێ ژیانی هاوسەرێتیش تۆ ڕەنگە بتوانی با بڵێن شەراکەت هاوبەشیکردن لە تیجارەت و کڕین و فرۆشتنا لەگەڵ کەسێک بکەیت حەزیش نەکەیت بە خورتی بێ بە ناخۆشی بێ بە زۆری لێکردن بێ یان با بڵێن دراوسێتی یان هاو پیشئی نازام چی بەڵام هاوسەرێتی بە زۆری ناکرێت دەبێت شتێک هەبێت کە پێ دەکرێت مەحەبەت و خۆشەویستی ئەو مەحەبەت و خۆشەویستیش چەندە هەست بکەی بەرامبەرەکەت وەکو تۆ هەڵسو کەوتەکە یعنی خۆت لەو کەسەدا دەبینیتەوە زیاتر خۆشت دەوێت زیاتر ڕنگ دەداتەوە ئەڵێن یەکێ لە پێناسەکانی خۆشەویستی بریتە لە چی ئەوەیە کە تۆ بتوانی بە هاوسەرەکەت بڵێیت منی بە تۆ بە هاوسەرەکەت بڵێیت تۆ منی تو منیش تۆم ئەمە یەکێکە لە پێناسەکانی خۆشەویستی نێوان هاوسەران جا ئەگەر هەموو کاتێک پیاوەکە بۆ خۆی بڵێ من ئافرەتەکەش بڵێ من باشە ئەو لەلایەکە بۆ خۆی قسە بکات و ئەوش لەولاوە بۆ خۆی قسە بکە و کاتێکیش کە تووشی کێشە و تەنگ و چەڵەمەیە گرفتێک دێن ئەو با بڵێن پەنجەی تۆمەت بۆ ئەو ڕاکێشێ بڵێ تۆ ئەویش بە بڵێ تۆ کەواتە ئەو خۆشەویستی نابێ بەڵکو وردە ئەوەی هەشە لەناو دەچێت بەڵێ بە شێوکی گشتی ئەوەی کە باسمان کرد لێک نەگەیشتن یان تێگەیشتنی جیاواز یان تەنانەت هەندێک جار ئاستی تەمەنیش تەسیرەکە بەڵام هەموو جارێ نە هەندێک جار هەیە دوو بڵێن هاوسەر تەمەنیان لێکەوە زۆر نزیکە زۆر گونجاوە بەڵام ئاستی بیرکردنەوەیان وەکو یەک نییە وەکو یەک بیر ناکەنەوە و بێکەوەش ناگونجێ زۆر باشە مامۆستا ئێمە وەکو مسلمانان وەک کۆمەلگا مسلمانەکان ساڵانە دوو جژنی ئاینیمان هەیە کەوی جژنی ڕەمەزان و جژنی قوربانە ڕەنگە دەرفەتێک بێ بۆ ئاشتەوایی و فرسەتی ئاشتیکردن و سەردانکردن لەناو کەوانەیەک دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم بینی خۆمان بێمڕۆ ڕۆژی خۆشەویستیە مامۆستا یعنی بۆچی خراپە ئێمە باز لە مێژوەکەی و لە کۆمەڵێک تایبەتمەندیتری لە تەوەری ترمانە بێت هەرم ڕۆ قسەی لەسەرەکەی ڕەنگە دەرفەتێک بێ بۆ دوو خێزان کە ڕەنگە گرژێک لێ نێوانیانە هەبێ قەیچێکە ڕەنگە بە فرسەتی بزان غروری نەشکێ بڵێ فرسەتەم ڕۆژە بۆچیە بێ لە کۆمەڵێک بۆ نەوشت بترسین ئێمە وەکو مسلمانان نیشانەی پرسیار لەسەر هەموو شتێکدانی ناکرێ هەموو شتێک بە بەرژەوەندی خۆمان بۆ لایەنە باشەکەی وەربگرین زۆر شت هەیە ڕەنگە ئەگەر بە باشی بەکاری بێنی ئێستا گیان بەگشتی وای لاتوە تۆ سەری سۆسیال میدیاکە تەنانەت کۆمەڵێک کەرەستە چەخۆی ئەگەر بۆ خزمەتکردن و بۆ خواردن دروستکردن بەکاری بێنی ڕەنگە زۆر ئەکرێ خەڵکیشی پێ بگوژی پەیامی بەڕێز وەکو مامۆستایەکی ئاینی وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە وەکو خێزاندارێک چۆن سوود لە هەموو دەرفەتەکان وەربگرین بۆ ئەوەی بتوانین زیاتر پەیوەندیەکانمان بەهێز بکەین و باسی هاوسەرەکانەکەم باسی ئەوانەکەم کە لە ئەمڕۆیە بتوانن هیچ دڵێک بکەن دڵنەوایی یەکتر بکەن بەڵێ دەست خۆش بێ قوربان طبعا ئەمڕۆ کە جەنابەت فەرمووت ڕۆژی خۆشەویستیە ئێمە بۆ مەثەڵەن ئەم ڕۆژە بە هەند وەرناگرین بۆ ئەوە بیکەینە فرسەتێک خۆشەویستیمان نوێکەینەوە
لەبەرەوە کە سەرەتا ئێمە خۆشەویستی دابەشەکەین بەسەر چرکە ساتەکانی تەمەنمان بەگشتی ڕۆژێکی دیاریکراوی بۆ دانانین ناڵێن ئەم ڕۆژە ڕۆژی خۆشەویستیە چونکە ئەمڕۆ باڵێن سەردەمی دروشمە بەرزکردنەوەی دروشمی بەڕاق و سەرنجڕاکێش ناوەڕۆکێکی با بڵێن بۆشیشی هەیە ئێمە تەماشا ئەکەین ڕۆژی کرێکاران هەیە ئایا ڕۆژی کرێکاران هیچ گرنگیەک بە کرێکاران دەدرێ هیچ بڕیارێکی باش و چاک دەدرێت لە ئاستی پێویست بۆ کرێکاران نا ڕۆژێکمان هەیە بۆ مافی مرۆڤ ڕۆژی با بڵێن ڕەنگە ڕۆژی ساڵ ڕۆژی جاردانی مافەکانی مرۆڤ بێ ئایا لەو ڕۆژەدا پێداچوونەوەیەک دەکەن بۆ مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی دنیاە نەخێر ڕۆژێکمان هەیە بۆ ژینگە پارێزی ئایا لەسەر ئاستی دنیاە ئەڵێن کاکە ژینگەی با بڵێن زەمین بەگشتی پیس بووە بە حدێک دانین بۆ پیسکردنی ژینگە چیتر وڵاتانی زلهێز ژینگەی ئەم زەویە پیس نەکەن نا ئەمانە دروشمن ئێمە لە کاتێدا شەعیرەکەمان کەشمە بەستم شیعارە وە شەریعەتەکەمان خۆشەویستی تێدا پێویستیمان بەوە نییە بۆ ڕۆژێک ئەم ڕۆژەش غەیری ئێمە دای نابێ و هۆکارەکەیشی هۆکارێکی ناشەرعی بوو بێ ئەم ڕۆژە یعنی خۆتان زانن کە سەرچاوەکەی بۆ پێشی ئیسلامی شەگەڕێتەوە بەر لە هاتنی ئیسلام کەواتە پەیوەندی بە مسلمانانەوە نییە کاتێک ڕەنگە تۆ بڵێ باشە خۆشەویستی یعنی چی تێدایە پەیوەندی بە مسلمانەوە هەبێ مسلمان دای نابێ یان دای نەنابێ چی پێویستی یعنی خۆ ئەو پێویست ناکە خاڵی مشتەرەکە ئەڵێن ڕاستە بەڵام مسلمان وەختێک پێویستی بەوەیە کە شتی باش لە خەڵک وەرگێ ئەگەر ئەمەی نەبوو لە لای خۆی بەڵام کە تۆ شتی باشترت هەبوو چی پێویست بەوەیە کە هیچ کەسێکتر وەرگریت اینجا ئەم ڕۆژە ڕۆژی خۆشەویستیە ڕۆژی خۆشەویستی نێوان ژن و پیاوان نییە ڕۆژی خۆشەویستیە لەو ڕۆژەدا ئەوانەی هاوڕێگەز بازیش دەکەن لەو ڕۆژەیە خۆشەویستی خۆیان بەرامبەر بە یەکتری دەردەبڕن و ئەو کەسێک کە پەیوەندێکی با بڵێن ناشەرعی و ناتەبیعی هەیە لەگەڵ کچێکە کچێک لەگەڵ کوڕێکە ئەوانش خۆشەویستی خۆیان دەرەبڕن بەڵکو ئەوانەی کە لەم ڕۆژەدا خۆشەویستی خۆیان دەرەبڕن بۆ کەسانێک کە لە ڕۆژ شەرعیەوە هیچی ئەوان نین خێزانی ئەوان نین هاوسەری ئەوان نین زۆر زیاترە لەوانەی کە هاوسەران بۆ یەکتری کەواتە مامۆستا پەیامت بۆ ئەوانە چیە بە دیاریکراوی ڕەنگە گویان لە بەڕێزت بێ کە لەم ڕۆژەیە پەیوەندیان هەیە و بەڵام پەیوەندیەکانیان شەرعی نین بۆی تووشی هەڵە نەبن ڕەنگە هەڵە لە بابەتەکە تێگەیشت بن بە دەستپێکی سەرەتای ڕۆژەکەیە شاید پەیامەکانی بەڕێزت بێتە هۆکارێک بۆی لەم ڕۆژەیە کە بەداخەوە بینی وەک بەڕێزت باس کرد ئەوەندەی دەبێت خێزانەکان یاخود هاوسەرەکان بە دەرفەتی بزانن ئەگەر گەرچی پاشخان و دروشمەکەشی پەیوەندی بێمەوە نەبێ بەڵام لایەنە خراپەکەی زۆرتر ڕنگدانەوەی هەیە. بەڵێ طبعا وەک باسم کرد لەم ڕۆژەدا طبعا ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر باشە بۆچی بۆ بزنس و تیجارەتکردن ئەوانەی کە گوڵە فرۆشن گوڵەکانیان ساغەکەنەوە ئەگەرچی ئێستا گوڵی ئێستا نارزێت چونکە گوڵی حەقیقی نین ئەو کەسانەی کە لەم ڕۆژەدا بەڕاستی شتێک وەرەگرن بەبێ ئەوە کە لێ پێچنەوە ئایا ئەمە لەگەڵ دینەکەی ئێمەیە يعني موقفی ئیسلام چییە موقفی شریعەتی خواسی لەو بارەوە چونکە ئێمە مسلمانین مسلمان ئەڵێ پەیامی ئیسلامەتی پێمان ئەڵێ تۆ لەگەڵ هەموو وەک دەڵێن زۆرنایەک هەڵ ناپەڕی هەموو قسەیەک دەبیستی بەڵام شوێن باشترینیان دەکەوی نابێت دەست بە چاوی خۆتەوە بگریت و پاشان بە تەمابی کەسێک دەستەکانی تۆ بگرێ نەزانی بۆ شوێت دەبا تۆ خاوەنی پەیامیت خاوەنی ریسالەیت ئەم ریسالەی تۆ هیچ کەم و کورتی نییە بۆ دنیات و بۆ قیامەتیشت بۆیە ئەمڕۆ بە تەکیدی خەڵکێک هەیە ملتەزیمە ئەهلی دینە پابەندە بەڵام لەم ڕۆژەدا تێدەکەوێت بە ناوی خۆشەویستیەوە زۆربەی خۆشەویستەکانی ئەم ڕۆژۆکو باسم کرد جۆرێکە لە خۆویستی جۆرێکە لە شەهوەت پەرستی بەڵام بە ناوی خۆشەویستی لەژێر پەردەی خۆشەویستیەوەیە دەبێ ئاگیان لە خۆیان بێ تووشی هەڵەنێن تووشی گوناحنێن بەم دروشمانە هەڵ نەخەڵەتێ لە ڕاستیدا خۆشەویستی دروشم نییە خۆشەویستی بریتە لە ڕاستیدا ڕاستگۆبوونی کەسەکان لەگەڵ یەکتری گرنگجیدان ئیهتیمام بە یەکتری و احترام و ڕێز لە نێوانیاندا وەفاداری بەرامبەر بە یەکتری ئیثار هەڵبژاردن بە گەورە سیرکردنی ئەوە نەگۆڕینەوەی بە کەسێکی دیکە ئەمە چەند گرنگە وەختێک کە
پیاوێک بە هاوسەرەکەی خۆی دەڵێ یان ئافرەتەکە بە پیاوەکەی خۆی دەڵێ تۆ بە دنیا ناگۆڕمەوە تۆم هەیەوە ئەزانم دنیا هەموو هی منە دەوڵەمەندترین کەسی دنیا منم باشە بەختەوەرترین کەسی دنیا منم چونکە تۆم هەیە ئەمە کە ئیثارە پاشان تەضحیە و قوربانیدان پاشان تەواصل و بەردەوام با بڵێن پەیوەندی لە نێوانیاندا ئەمە خۆشەویستی کاسێک یعنی کە ئافرەتێک شاگەشکە دەبێ وەختێک کە کوڕێک لە کۆلێژ گوڵێکی سووری بۆ هێناوە جا بۆ گوڵێکی سوور بەس گوڵی سوور جوان نییە طبعاً بۆ گوڵی سوورەکە ئەلمهم کە گوڵێکی پێدەدا شاگەشکە دەبێ کە لە ڕاستیدا یعنی ئەوە هەیە خەڵکێک هەیە لە ژیانیدا ڕەنگە نەیگوت بێت بە پیاوەکەی خۆی نەگوت پێ یان بە ئافرەتەکەی خۆی نەگوت پێ خۆشم دەوێت بەڵام هەموو ژیانی بریتێ لە خۆشەویستی دەربڕین یعنی بە کردار سەلماندوویەتی کە خۆشی دەوێ قوربانی بۆ دەدا ئامادەیە لە پێناویدا هەموو شتێ بکە یعنی لە خۆشیەکانی خۆی گرتوتەوە داویەتی بەو بەڕاستی ئەمڕۆ سەردەمی دروشمە گەنجەکانی ئێمە چ کچەکان چ کوڕەکان دەبێ ئاگیان لە خۆیان بێت تووشی ئەم حاڵەتانە نێن چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەم دروشمانە بەکار دەهێنرێ زەق دەکرێتەوە گرنگی پێ دەدرێ زۆر باشە بەستی دیکەی لە پەنادا هەیە بۆی کچەکان و کوڕەکان لە بینیاندا ئەو پەردەیە کە پێ دەوترێ حیا و شەرم ئەوە نەمێنێ وردە یعنی ئەو شتێک کە پێیان حرامە پێیان ناشرینە پێیان عیبە وەلای بنێن و ئەوەی کە مەبەستیانە بیکەن زۆر سپاس مامۆستا کاتمان نەما زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانکخواست سپاس بۆی کە لە هەولێرەوە لەگەڵمانە ئامادە بووی ئەزیزان ئێستاش دەچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لەبێ ئایزان دەچینە شاری هەولێر هاوکارمان ئیدریس محەممەد لە لەوێەوە کۆمەڵێک زانیاری ڕۆژمان بۆ گوازێتەوە ئیدریس سڵاوت لێبێ تەنگ و باسی هەولێر چۆنە پێم وا بێ لە لای دادگای هەولێریت ئەمڕۆ لەوێ چیە گوزەرێ گەر بۆمان باس بکەیت سڵاوتان لێبێ چۆن کاتتان باش ئێستا من لە بەردەم دادگای هەولێرم ئەمڕۆ هەروەک جارانی ڕابردوو کەیسی یەکێکی تر لە جیراوانی بادینان بێریڤان ئەیوب بەڕێوە چوو کەوا نزیک بە 16 مانگە لە زیندانی هەولێر دەستگیر کراوە ئەمڕۆ دوای 16 مانگ
دادگاییکردن یەکەم دادگاییکردنی بەڕێوەچوو بەڵام بە بیانووی ئەوەی کوڕی یەکێک لە دادوەرەکان تووشی ڕووداوی هاتووە بووە بۆیە دادگایەکەیان دواخست بۆ کاتێکی تر من دەمێت گفتوگۆ هەم لەگەڵ تیمی پارێزەران و هەمیش لەگەڵ پەرلەمانتاران بکەم کەوا لێرە بوون سەرەتا دەمێت لەگەڵ کاک عومەر گفتوگۆ بکەم ماوەسا عومەر سڵاو لێبێ پێم بڵێ هۆکاری دواخستنی دادگا بۆچی دەگەڕێتەوە ینی لە ماوەی ڕابردوو چەند جارێک دادگاییکردنی بەشێک لە ساڵەکوانانی بادینیان دواخرا ئەم جارشان هەردوواخراوە ئایا بیانوەکان چین؟ خۆی دەگونجە گرفتێکی تەکنیکی بێتە پێشەوە یا هێندێت یعنی دادگا قەنەعەتی وابێ ئەم جەلسەیە دواخا بۆ بەروارێکی تر تا ڕادەیەگەمە شتێکە واریدە لە هەموو پرۆسەیەکی دادگاییە بەڵام گرفتەکە بەر لە قۆناغی دادگاییە ئەم خاتونە بێریڤان ئەیوب ساڵێک و نزیکەی ساڵێک و 4 مانگە لە زیندانە باشە ساڵێک و 4 مانگ ئەم لێکۆڵینەوەی چی بوو تەواو نەبوو پاشان دۆخی پێش دادگاییەکەی دۆخی پێشێلکردنی مافەکانە لە پێش دادگاییەکەیە هاوڵاتی تۆمەتبارکرا و بە هەر تۆمەتێک مافیەوەی هەیە بەرگری لە خۆی بکە مافیەوەی هەیە محامی هەبێ مافیەوەی هەیە داوای بەڵگە بکە لەسەر ئەو تۆمەتانی ڕوبەڕوویەکرێتەوە مافیەوەی هەیە قۆناغی لێکۆڵینەوە بە زووی تەواو بکرێت و دادگایی بکرێت بۆی دەرکەوێت کە ئایا بێتاوانە یان نابۆیە بەڕاستی کێشەکە لە بەر لە قۆناغی دادگاییایە بەشێکی گەورەی زۆر باشە مامۆستا عومەر دەمێ ئەو پرسم ئێوە فراکسیۆنی کۆمەڵ بەدوادات چونتان کرد بوو دۆخی تەندروستی بێریڤان چۆن بوو بێریڤان ئەیوب ئایا لە ناو دادگا ئەوتان بینی یاخودنا نەخێر چونکە دادگایەک هەر بەر لەوەی بەرقەرار بێت بەڕێوە بچێت دواخرا خاتو بێریڤان نەهێنرا بوو بۆ دادگایی تابی بینین بەڵام پێشتر ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ سەردانمان کرد بوو دۆخی تەندروستی بەڕاستی خراپە لاواز بووە جەستەی بەهۆی ئەوەی کە زیاتر لە ساڵێک و نزیکەی 4 مانگە لە زیندان ماوەتەوە و نزیکەی 50 ڕۆژمانی لە خواردن گرتووە و ڕێگە نەدراوە مناڵەکانیشی ببینێ هەموو ئەوانە وای کردووە کە دۆخی تەندروستی خراپ بێت تووشی نەخۆشی شەکرە بێ چاوی بینینی دابەزێ لە دۆخێکی خراپایە بەڕاستی دەستان خۆش عومەر زۆر سپاس دەکەم بەڵێ کەیسی جیراوانی بادینان تاوەکو ئێستا هەر بەردەوامی هەیە و لەم دانیشتنەی ئەمڕۆی دادگادا پارێزەران لێرە من دەمەوێت گفتوگۆی زیاتر سەبارەت بە کەیسەکە و ناوڕۆکی کەیسەکە لە پارێزەران بکەم کاک ڕەمەزان سڵاو لێ بەگەر بێت ئێرە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتە پێم بڵێ هۆکاری دواخستنی بەم جۆرەی دادگا بۆچی دەگەرێتەوە ئەوەی کە بێریڤان لەسەری دەستگیر کراوە مادەکەی چییە؟ بەێ بێریڤان لەسەر مادێ 156 سزایên Iraqê ku min vên amaje pê bidim ku ev made li salê şêsta da bi sedan hizaran genç yên bi zava rizgarî xaza Kurdistanê hatine zîndakirin û sêdaredan li dîv madê 156 yasa sizayên Iraqê her ew made ev rûke li herêmê hatiye hemwarkirin bûye yek 21 2003 ev made bêrîvan û rojnamevanên badînan çalakvanên badînan hemî li dîv vê madeyê hatine têne dadgehkirin û îhalekirin ji vekurîna asayîşê bû dadgeha Hevlêrê. دادگایەکە بۆ کەی دواخرا ev rûke em berhevbûniya ku tîmê parêzera ji duhû ku Hevlêr û Sileymanî me berhevbûn divê dadgehê da ev rûke amade bibîn belê mixabinî ve ku kurê serokê dadgehê yê tûşî rîdaneka nexwaziraw bûy ji bo hokarên vê çendê ev rûke dadgeh hate paşê xistin. زۆر سپاس دەستخۆش بێت کاک ڕەمەزان بەڵێ کاک دەنێن ئەوانە بەشێک نەزانیاریەکان سەبارەت بە کەیسی جیراوانی بادینان یاخود ئەو جیراوی بادینان بێریڤان ئەیوب کەوە ماوەی 16 مانگە لە زیندانی شاری هەولێر لە ئاسایشێکیشی داماوەتەوە. زۆر سپاس بۆ پامنێرمان دریس کە لەگەڵمانە بوو لە هەولێر زۆر سپاس زوازانم هۆنیات پێشێ پشتلامیان دەنگم گیراوە لە باتیێ بڵێ شماوتی دانیار ئیدریس ماوەیەکە نام خەتای دەنگی منە یا گوێی ئیدریس. زۆر سپاس ئازیزان لە تەوریدۆمدا لەگەڵتانە بەردەوامین کە ناونیشانی تەوریدۆمان بە ناونیشانی خۆشەویستی هەموو ڕۆژێک بۆ خۆشەویستی لە نێوان هاوسەراندا خۆشەویستی تایبەت نییە بە کاتێک بە شوێنێک بە ڕووداوێک بەڵکو پێویستە هەموو کاتێ ئەم خۆشەویستیە ئەم تەباییە ئەم ڕێزگرتنە لە نێوان هاوسەراندا هەبێ بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەر و ئاسوودە و خێزانێکی تەندروست پێکبێنین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تافگە محەممەدمان کڕوە مامۆستا بەخێر بێت. بەخێر بێن مامۆستا. مامۆستا بۆ بنیادنانی خۆشەویستی لە نێوان هاوسەرانە
ئایا تەنها لە کاتی زەواجیان ئەوە تا پێویستە ئەم کەسانە یەکیان بەدڵ بێ یاخود بیر لەو ڕووکەشە نەکەنەوە کە پێش هاوسەرگیری وا دەزانن کە دەچنە ئەو هاوسەرگیریە ژیانێکی خۆشیانە بێ هەندێک خەیاڵات دەکەن من خانێکی خۆشمە بێ جلێکی جوان لەبەرەکەم کۆمبڵێک بابەتی تر بۆچی ئەم ڕووکەشە وایە لە دوایشدا کە دەچنە ناو پرۆسەکەەوە ڕێک ڕنگدانەوەکی جیاوازی لەوە دەبێت. بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاسان دەکەم لای من هەموو ڕۆژێک هەر ڕۆژی خۆشەویستیە ڕۆژی خۆشەویستی لە هەموو هاوسەرەکان نابێت لە ڕۆژێکە دیاری بکرێکە چواردەی دووە ئەو تەقلیدێکی دەرەوەی بۆ بارهاتووە لە دەرەوەش هەر وڵاتێک بە شێوازێک ئەو ڕۆژە یاد دەکەنەوە و بە شێوازێک ئاهەنگی بۆ دەجێڕن بەڵام مەخابن چەند ساڵێک هاتۆتە ئێرە بە شێوازێکی زۆر ناباش قورآن و کچانمان کەوتونەتە ئەودا و ئەو تەڵەیە کە حەقا هەر هەموو دایکان و باوکان وریابن لەسەر ئەو ڕۆژە ئاگاداری قورآن و کچانیان بکەن بە تایبەتی هەرزەکارەکان کە بەڕاستی جێگای داخە کە ئەبینم لە زۆرێک لە قوتابخانەکان لە خوێندنگاکان کە خوێندنگای بنەڕەتیە کە تەواوە بن لە دەوام کوڕیا کەس گوڵێکی سووری پێ ئەیدەن بە یەک یعنی ئەوانە هەموو کوێرانە دوای ئەو مۆزوعە کەوتون کە ئەوە زەنجێکی خەتەرناکە دایک و باوکان حەقا ئاگادار بن و شیار بن سەبارەت بەو ڕۆژە. سەبارەت بە هاوسەرگیری من پێم وایە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ڕێگای داوە خطوبە بێت خطوبە واتە دەزگیرانداری لە دەزگیرانداریەوە ئیتر تۆ دەبێت مانای خۆشەویستی تێبگەیت کوڕ و کچ پێویستە یەکتریان بەدڵ بێ خۆ ناکرێت کوێرانە کوڕێک بچێ بە دوای کچێکا و یا کچێک بدرێ بە کوڕێکە ئەوانە هیچ ئیسلامیش ڕێگای بەوە نەداوە دەبێت کوڕ کچ ببینێ کچ کوڕەکە ببینێ دوای ئەوە مودەی دەزگیرانداری هەیە ئەتوانی لەو کاتەیە هەڵی بسەنگێنیت کە کوڕەکە چۆنە کچەکە چۆنە بەڵام خۆشەویستی دوای زەواج و پێغەمبەریشمان صلی الله علیه وسلم ئاماژەی بەوە داوە کە کوڕ و کچێک ئەگەر یەکتریان خۆشویست تەنها دەرگا زەواجە هاوسەرگیریە کەواتە خۆشەویستی بەدەر لە هاوسەرگیری خۆشەویستی دایکە باوکە نیشتیمانە خۆشەویستی دینە خوای ئیسلامە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله علیه وسلم خۆشەویستی جگەرگۆشەکانە خۆشەویستی خوشکوبرا ئەو خۆشەویستیانە کەواتە خۆشەویستی یەک بازنە نییە تەنها لە کوڕ و کچێکا کۆبێتەوە بازنەی خۆشەویستی و چوارچێوەی خۆشەویستی تۆ ناتوانی دیاری بکەیت جاری وا هەیە تۆ لە خۆتەوە دراوسێکت ئەوە نەخۆشەوێ نازانی چۆن تعبیری خۆشەویستیەکەی بۆ بکەیت یا جگەرگۆشەکەت یا هەر کەسێکی کەکە نزیکە کاتە مامۆستا یعنی ئەو شتانەی لە دەرەوە دێن شمانەوە نیە هەمووی خراپێ یعنی شتی زۆر هەیە لە تۆ سیرکە لە تەکنۆلۆژیاوە بیگرە بۆ کۆمەڵێک کللتور بۆ کۆمەڵێک جلوبەرگ بەس ینی بەداخەوە ماڵێم بۆچی ئێمە هەوڵ نەک هەلایەنە باشەکەی وەرناگرین نەک هەر نایگۆڕین بە باش و سوودی لێ بگرین ئەگەر خۆشی لەوێ باش بێمە هەر تۆزێک خراپیەکەین و بە خراپی ژوەری دەگرین بەڵێ خۆی هەموو شتێک دوو جەمسەرە هەموو شتێک کە بۆمان دێیە لە لای خۆمانە ئەتوانین بە دوو جەمسەری ئێستا ئەو تەلەڤیزیۆنە کە ئێمە دانیشتوین بە ڕۆشنبیری خۆشەویستی تیا باز دەکەین دەتوانین شتی ناباشیشی تیا باز بکەین ڕۆژی خۆشەویستی ئەتوانیت جەمسەری باشیشی تیا بەکاربهێنیت ڕۆژی دایکە ڕۆژی باوکە ئەو ڕۆژانە هەردووچی ئەتوانی بە دوو جەمسەر بەکاربێن حتا ئەو جیازە زیرەکانە تەلەڤیزیۆنە ئایپادە مۆبایلە هەردووچی دوو جەمسەرە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەردووچی دەتوانی بە دوو جەمسەر مامەڵەی لەگەڵ بکەیت تۆ بە دوای شتە باشەکانە دەگەڕیت زۆر شتی باشی تایە کەسی کە هەیە سوودی خراپی لێ دەبینی بە دوای شتە نەرێنیەکانە دەگەڕێ کەواتە ئەو ڕۆژانەش تۆ دەتوانی لە ئەسلەمەی بکەی ئەسلەمە یعنی بتوانی لەو ڕۆژەیە باسی خۆشەویستی بکەی چڕی بکەیتەوە لە باسی خۆشەویستی ئێستا لە ئەحسائیەک دەڵێ ساڵانە 50 ملیۆن گوڵ لە ڕۆژی چواردەی شوباتە دەفرۆشترێ بزنسە 50 ملیۆن گوڵ ئەنجا هەر لە ساڵانە چەند بووکەڵا فرۆشترێ چەند شێوازی کار لە کارتێکم بینی ساڵی 1930 کە بۆ ڕۆژی خۆشەویستی دروست کراوە چەند ساڵە هەمویان لە ئەوەکان هەڵگرتووە لە مۆزەخانەکان هەڵگرتووە کەواتە تۆ وەکو فەرمووت بزنسە ئەی ئێمە ناتوانین لەو ڕۆژی خۆشەویستیە بزنسێکی خێر
تەقدیم بکەین ناتوانین تەقدیمی بکەین کەواتە تۆ دەتوانی ئەو جەمسەرە خراپەی کە گەنجەکانمان بەرەو هەڵدێر دەبا بیکەین بە جەمسەرێکی باش لەو ڕۆژەیە خۆشەویستی ببەخشنەوە خۆشەویستێک ببەخشنەوە. مامۆستا ئەو خۆشەویستی ئەسەلمێنێ واتە چۆن بزانین ئەمە ڕووکەشە یاخود خۆشەویستێکی ڕاستەقینەیە تێگەیشتنا گرنگی پێدانە. من ئەڵێم ئەو خۆشەویستی لەو ڕۆژەیە دەبەخشرێتەوە هەمووی ڕووکەشە بە عموم ناڵێم هەندێکی ڕووکەشە هەمووی ڕووکەشە. بۆچی هەمووی ڕووکەشە بە تاقیکردنەوەیە بە تاقیکردنەوەیە. هەر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر دوو گەنج یەکتریان بەدڵ بوو دەرگا هەیە لێ بچنە ژوورەوە دەرگای ماڵە باوکە ئێکەواتە ئەوە خۆشەویستی ڕاستەقینەیە. یەکێ لە بنەما ئەساسیەکانی خۆشەویستی ڕازگۆییە. ڕازگۆییە ئەی باشە کە من ڕازگۆم لەگەڵ خۆشەویستەکەم بۆ ناچمە بەر دەرگای ماڵی باوکەکە. ڕاستە مامۆستا هەر لەبار بەتایبەت لەم ڕۆژە ینی بەداخەوانێ دەستەواژەیە ترە بێ بەکاری بێنین ینی وەکوی باست کرد ئەو ئامارە زۆرە وای لێ هاتۆ جۆرێک لە جۆرەکانە ها بڵین گەنجەکانیان دەفع کردووە فرسەت بێنن لەم ڕۆژەیە تۆزە غیرەت بیان گرێ ڕەنگە ئەو شەرم و شکۆیی هەیەیان بێ بیشکێنن ینی هەز ناکەی جۆر تۆزێک بازاڕەکەیان بۆ گەرم کردوون. وەڵی بەداخەوە قوربانی یەکەم لە ڕۆژی خۆشەویستیا کچانن من دەڵم کوڕانیش قوربانین چونکە ئێستا کچان و کوڕان هەردووچیان بە شێوازێ قوربانین بەڵام زۆرترینی کچانن قوربانیەکەی یعنی بازارەکە گەرم دەکا کوڕێک بچێتە بەردەمی کچێک لە زانکۆ ئەرزی زەواج بکە ئێمە ئەو کچە لەکوێ هاتووە دایکی هەیە باوکی هەیە ئێمە دەڵێن وەڵا لە وڵاتان وە ئەوە فلیمە لە وڵاتانیش لە وڵاتانەوە فلیمە ئەوە درامایە ڕەنگە پێشتریش تۆزێک ئامادەکاری بۆ کردو هەتا ئەو فیلمەش لەوێ بەڵام لای ئێمە ناڵم ئێستا مامۆستا من دەمێت سەرنجی بەڕێزت بزانم. بەڵێ ڤالەنتاین ئەو چیرۆکانەی لەسەری هەیە لە سەدەی 3 میلادی لە 270 هەنێگەڵێن 265 قەشەیەک هەبووە لە ڕۆژگاری دەوڵەتی ڕۆمانی. ئەگەر تۆ بچینەوە بۆ فکرەکەش ڕاستە نە کوردیە نە ئیسلامیە نە شەرقیە بەرحکم ولیلا تازە هاتووە باش باس مێژوەکەشی ئەڵێکی حکوومەتی ڕۆمانی نەهێشتووە زەواج بکرێت ئەمان زەواجی کردووە ینی هەر زۆر وازە ئەڵێ زەواجی کردووە لە وڵاتانی ئەسکەنافی دەڵێن باڵندەکان لەم وەرزەیە یەک دەگرنەوە هێلانە دروست دەکەن ئێمە ڕێک 180 پلە ئەوەشمان وەرنەگرتووە خۆی دوو چیرۆک هەیە لە ڕۆژی ڤالانتاین یەکیانەوە قەشە ڤالانتاینەکە حکوومەتی ڕۆمانەی هێشتۆ دەسەڵاتی ڕۆمانەی هێشتۆ زەواج بکرێت کوڕەکانی سجن کردووە بە حەڵاڵی کوڕەکانی ئیزنداوە بچن لەگەڵ هاوسەرەکانیان شەوێک یا دوو ڕۆژ بەڕێبەرن ئیترەوە زانرا و خوێنی ئەوە بووە لە چیرۆکێکی کەیە ئەڵێ قەشەیەک کچێکی جوانی ڕێکوپێک کە هاتووە ویستویەتی هەندێک پرسیار بکات و باز لە کۆمەڵێک ئەوە بکە خوای پێناساندووە خوای گەورەی پێناساندووە خوای گەورەی پێناساندووە کە دەبێت تۆ قوربانی بکەی بۆەوەی لە خوای گەورە نزیک بیتەوە ئەوە چیرۆکی دووەمە ئیتر قەشەکە دوای ئەوەی وەفات دەکا کچەکە ساڵانە لەو ڕۆژەیە قوربانی دەکا بۆ خوای گەورە بۆی لە خوای گەورە نزیک بێتەوە کەواتە هەردووچی دووشتی حەڵاڵ بوون ئەگەر ئەفسانەش بێت ئەگەر چیش بێت هەر چیرۆشیەکە بە حرامی و بەشتی ناباش ئاماژەی پێ نەکراوە بەڵام بۆ گۆڕە بۆ شاڵاوی بەدڕەوشتی گۆڕە بەڕاستی چەندین ئاهەنگ چەندین کۆبوونەوە و گۆرانی زیاترۆک و بزنسێک بەس من حەز دەکەم سەرنج بکەمە سەر ئەوەی کە بۆچی لە پێشتردا ئێستا دەبین ڕێژەی تەلاق زۆرە بەڵام لە پێشتردا ئەم ڕێژەی ئەو نەبوو هاوسەران ینی ژیانێکی سادیان هەبوو زۆر هۆکار نەبوو بۆچی ئەوان ئەم جیابوونەوە ئەم لێکترازانە نەبوو ئایا بەهۆی ئەوە بوو کە ئەوان لەبەر عەیبە و کولتور و دابوونەری نەیانتوانیەوە مافی خۆیان داوا بکەن یاخود ببهۆنی ئەوەیە کە ئێمە لە دنیای ئێستادا یعنی هەر بە ڕووکەشی شتەکان دەبینین خۆشەویستەکانمان لە سۆشیال میدیادا دەڕبڕین نەک لە واقعە بنەمای زەواج خوای گەورە بە میثاقن غەلیظ ئاماژەی پێکردووە کە میثاقێکی زۆر قورسە یعنی کە تۆ هەنگاو دەنێی بۆ زەواج هەر ئەوە نییە تۆ بچی لە دەرگای ماڵێک بدەی کچێک وەربگریت و بیهێنیتە دەرەوە بیکەی بە کاڵا و موڵچی خۆت زەواج ئەوە نییە زەواج مەوەدە و ڕەحمەیە و خوای گەورە لە قورئانە فەرموویەتی یەکێکە لە ئاياتی خوای گەورە وجعل بينكم مودة ورحمة كواتا كۆتایی یعنی کەواتە زەواج ئاوێکە دێتە خوارەوە ئاوێکی ڕووناکە لە سەرەتاوە
ئەی دەڕژێتە کوێ دەڕژێتە هەگبەی مەوەدە و ڕەحمە هەر کاتێک مەوەدە و ڕەحمە لە زەواجا ون بوو ئەسڵی زەواج ون دەبێت ئەسڵی زەواج ون دەبێت ئەزانی بۆچی تەلاق زۆر بووە خەڵک خۆشەویستیەکەی خۆی خۆش ناوێت کە من خۆشەویستی خۆمم خۆشویست دنیا هەستێ دەستبەرداری ئەو خۆشەویستی خۆم نابم ئەمڕۆ خۆشەویستیەکە ڕووکەشە خۆشەویستی نەبووتە جبل لە بۆمان کە خۆشەویستیەکە چۆ دڵ و دەروونم و بوو بە بەشێک لە ژیانم عشقی خۆشەویستیەکەی خۆم بووم هەرگیز ماڵی خۆم وێران ناکەم پێویستە کچانمان و کوڕانمان خۆشەویستی دوای زەواجیان خۆش بێت بەچی خۆشەویستی دوای زەواجت خۆش دەوێت طبیعەتی ئینسان وایە هەیە خۆشەویستیەکەی خۆشەوێ هەیە ڕقی لە خۆشەویستیە هەیە بەبێ خۆشەویستی ئەژی هەیە بەس بۆ خۆی ئەژی و خۆپەرستە و بەبێ خۆشەویستی ئەژی ئەوەی بەبێ خۆشەویستی ئەژی وازی لێبێنە ئەوەی ڕقی هەیە ئەوە نەتیجەی ناباشە باش ئەوەی کە خۆشەویستیەکەی خۆشەوێ و عشقی خۆشەویستیەکەی خۆیەتی چییە هەرگیز ناڵە گرفتەکانی سەعاتێ بخایەنێت دا ئەنیشن ئاوێتە دەبن بە یەکەوە بۆی ئەگەر گرفتێکی بچووکی شاتە پێشەوە بیکەنە قوربانی خۆشەویستیەکەیان مامۆستا لە پێشتردا بۆنە شیربایی هەبوو ژن بەژن هەبوو سەرڕای ئەو بە زۆر زەواجکردنە بەڵام کێشەکان کەمتر بوون بەڵێ ئافاق نەبوو یعنی خەڵک کراوە نەبوو ئەمڕۆ ئەو کرانەوە چەند ئیسیفادەی هەیە بۆمان ئەوە نە زەرەری لێداوی بەڵام من لەگەڵ ئەوەم کە ئەو کرانەوە باشترە لەوەی کە کچێک بە زۆر بدرێ بە شوویە کوڕێک بە زۆر ژنی بۆ بهێنرێ هەر کورد کچ نییە کە بە زۆر دەدرێ بە شوو بەڵکو کوڕیش بە زۆر ژنی بۆ دەهێنرا جاران بەڵام ئەوە بوو لەبەر حیا و لەبەر حورمەت و لەبەر کولتور و لەبەر عیبە لەبەر زوڵم و زۆرداری دانیان بە خۆیانە دەگرت بەڵام لە نەتیجەیە وەچەیەکی ناباش دەهاتە بەرهەم بۆ چونکە ئەگەر وەچە لە خۆشەویستیە لە دایک نەبێ ئەی چ خۆشەویستێک دەبەخشێتەوە ئەی کاتە مامۆستا ینی باک لەی لە خۆمان بکەینێ وەکو میدیای ئیسلامی وەکو بانخواز وەکو ئێمە کۆمەڵگایەکی مسلمانی خەڵک گوێ ڕەنگە بۆ بانخوازێک مامۆستایەک خانمێکی باڵاپۆش میدیایەکی ئیسلامی زۆرتر بگرێ ینی تۆزێک ئەو ڕۆژانەمان ئیهمال کردو خۆشەویستیمان پەراوێز کردووە ئەبینین ڕاستە گلەیمانی یان ئێمە بگلەیش بێ با لێمان وەگرن ئەو فەزای دروست بە بەجددی ینی جوان نییە ئەی بۆچی ئێمە مادام جوانیتر ئێحمالمان کردو لێ ئەترسین بۆ بە شتێکی نامەوە گردومانتە بازنەی دەرەوەی دین ئەی بۆ ئێمە نینەوە خۆشەویستە ڕاستەکە باسکەینەوە یعنی ئیتر نەترسین لە باسکردنی خۆشەویستی با خۆشەویستە ئەسڵەکە بە خەڵک بناسیینەوە کە ئێمە ساحەکەمان چۆڵ کرد بە دڵنیایەوە دەبێت گلەی نەکەین کە و بازاڕە شێواوە دروستە بێت بەڵێ حەزەکەم لێرە لە وەڵامی ئەو پرسیاری تۆ بە شعرێکی حەزرەتی عەلی ڕەزای خوای لەسەر بێ کاتێک کە فاتمەی خێزانی وەفاتی کرد چۆ سەرگۆڕەکەی شعرێکی بۆ خوێندەوە کە هیچ پیاوێکی ئیسلامی ئێستاش پێی عیبە ئەو شعرە بۆ خێزانەکەی بخوێنێتەوە کە ئەمەتر ڕێک خۆشەویستی بۆ خێزانەکەی بۆ هاوسەرەکەی هیچ عیبیتیانە بووە هیچ شەرمیتیانە بوو بە حزوری ئەسحابەکان سەحابەکان حەزرەتی عومەر بووە حەزرەتی ئەبوو بەکر بووە هەر هەمویان چکە حەزرەتی فاتمە 6 مانگ دوای باوکی وەفاتی کردووە کاتە خۆمان هۆکاری بەڵێ حەزرەتی عەلی کە چۆتە سەرگۆڕی حەزرەتی فاتمە بە حزوری هەموو ئەوانە شعرێکی بۆ خوێندۆتەوە حەبیب لا يعاد له حەبیب خۆشەویستێک هیچ هاوتاچی نیە لە خۆشەویستی وەمالی سیواه فی قەلبی نەصیب لە دڵی منە هیچ کەسێک نسیبی ئەو خۆشەویستیە نیە تەنها تۆ نەبێ ئەی فاتیمە حەبیب غاب عن شخصی وعینی خۆشەویستێک لە چاو لە کەسێتیم دەرچوو لە ژیانم دەرچوو ولكن عن فؤادی لا یغیب بەڵام لە دڵما هەرگیز ون نابێت ئاسەیری کە ئەو کەڵە پیاوە تەنانەت دوای مردنیشی دوای مردنی بە حزوری ئەو هەموو خەڵکە چوە شعرێکی خۆشەویستی لەسەر گۆڕەکەی پێشکەش کردووە مامۆستاگە بگەڕێنە بۆ ئەدەبیاتی کوردیش مەسەلەن هەموو زاناکانی نێو ئەدەبیاتی کوردی پەروەردەی حوجرە و خانەقا و تەکیەکان و زانای نالی ینی زۆر بەڕوونی ئەڵێ جەنانی وەکو جیران کردم بەماوە ماڵیاوە حەبیبەی ماڵیاوە ینی زۆر بە وازحی ئەمە نەعشقی نیشتیمانە نەخاکە نای زۆر بە جوانی دێڕێک بۆ مەحوی یعنی ئیتر لە فەلسەفە و بەلاغەتە زۆر بە جوانی فەرمێ دڵ کە دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا کە خۆ دەرخەی وەکو خۆر
دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا یانێ زۆر بە جوانی عشقی خۆشەویستی خۆیان بەیانەکەن زۆرێک لەو گۆرانیە خۆشانەی کە گوێت لێ دەبێ مەسەرەن ئێستا نەجمەدین غولامی گۆرانیەکی هەیە بێتۆ یعنی هەز دەکەی کە چ خۆشەویستێکی هەبووە کە ئەو خۆشەویستەی لە ژیانە ماوە بەڵام لە ساڵیادە ئەڵێ هەموو دنیا خراپات و چۆڵە ببێتەوە یعنی شەرمیشی نەکردووە. ئەحمەد موختار وڵی مامۆستا حەزەکەم سەرنجی بەڕێزە لەسەر ئەمە بزان. بەڵێ ئەحمەد موختار بەگی جا بەڵێ لە ذکری خێری تۆ خێریشی یعنی تۆ لەمە قەت غافڵ نییە ئەحمەد بەشە و هەر بە ئومێدی ویساڵت سەر لەسەر بالینەکە کەچی ئێساکە شعرەکان ماڵێکی با بڕوە مەجبور بەبێتەوە ینی ئەمە ڕێک لە ناو کەوانەیەک ئێستا شعری ئێستا هەر ئێستا ئەمە دێڕی شێری شاعرەکە با بڕوە مەجبور بەبێتەوە ئەم تێشێواوی ئەدەبیاتەش خۆشەویستی تێک نەیاوە. هەموو شتێک خۆشەویستی تێکداوە من دەتوانم بڵێم هەموو شتێک دراماکان شعر نووسین ئەوانە هەمووی خۆشەویستی تێکداوە بەڵام گلەیش ناکەین گلەی ناکەین لەوەی کە تێک چۆ بۆ گلەی ناکەین چونکە تعبیر دەربڕینی خۆشەویستی کەم بۆتەوە دەربڕینی خۆشەویستی کەم بۆتەوە هاوسەر بۆ هاوسەر پێی عیبە دەربڕینی خۆشەویستی ئەوە کلتورە ئەوە کلتورە من بەڵام ئەخر کلتور بێ ئەوە تا ماحوی و نالی و بەڵێ ڕۆشنبیر نین بەوە خەڵکان ڕۆشنبیر نین بەوە زاناکانمان کەم باسی خۆشەویستی دەکەن لەسەر مینبەرەکان من بۆچی مەدەست نوێژ بەو شێوەیە و ڕۆژ و ئاوایە و زەکات ئاوایە ئەوانە هەموو لە کتێبەکان حزوریان هەیە ڕاستە لە کاتی خۆیان پێویستە بەڵام دەبا باز لە خۆشەویستی بکرێ باز لە ڕێز بکرێ باز لە ئافرەت بکرێ مەسەلەن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زۆر ئاماژەی بۆ داوە کە متەحابین خۆشەویستان لە دوای ئیمانەوە لە دوای ئیمان لەن تؤمنوا حتى تحابوا ئیمانتان تەواو نابێ حتا یەکترتان خۆش نەوێ ئێوە خۆ بۆ ژنانە ئەوە تا ئیبن عەباس دەفەرمێ من بۆ ژنەکەم چۆن ئەو خۆی حەزەکەم خۆی بۆ من جوان بکە منیش ئەزەیەن و لزەوجەتی منیش خۆم جوان دەکەم بۆ هاوسەرەکەم بۆ چکە ئەو من چۆن حەزم لێ ئەویش حەزی لێیە ئێوە تویانە بە چ نەسێک دەیڵێ لەو تا دەڵێ خوای گەورە دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة کەواتە چیمان لەسرە من چ مافێکم هەیە ئەویش دەبێ ئەو مافەم بە ئەوە بداتێ بە واجباتی خۆی هەستێ منیش عینەشت کەواتە هەردووکمان دەبێ ئاوێتە بین بەیەکەوە ئەگەر ئاوێتە نەبن هاوسەر بەیەکەوە لە تەعبیرە و لە دەربڕینی خۆشەویستیا زەعیبن گەنجان دەگەڕێن ئێمە کە کەوتینە تەمەنەوە هەمومان پڕ بووین بە پڕی هاتین بەڵام ئێستا بەتاڵە ئێستا بەتاڵە کە شوشە بەتاڵ بوو بە چی پڕی ئەەکەی هەموو ئافرەتێک هەموو پیاوێک تینی و خۆشەویستیە ئەگەر لە ماڵەوە دەستینەکەی بە دوایە دەگەڕێ بە هەڵەیە بە دوایە دەگەڕێ کچ ئەگەر لە باوکی دەستینەکەی بە هەڵەیە بە دوایە دەگەڕێ ئێ باوک پێی عیبە بە کچەکەی بڵێ خۆشم دەوی هەرچەنە ئێستا تۆزی ڕەویوە تۆ ناڵێم عموم بەڵام ئێستاش لەبەر ئەو مەشغەڵەتیم دێتەوە ماڵەوە فەیسبووکەوە سناپچاتەوە ئەوەیە دەتۆ پێشەوەی فەیسبووکەکەت بکەیتەوە کچەکەت سەری کوڕەکەت ماسکە پڕیکە لە خۆشەویستی بەخوا کە پڕ بوو ناگەڕێ بە دوای خۆشەویستی ناباشە دوو هاوسەرمان هەیە یەکیان خۆشەوێت تەبان ڕێز لێکتری دەگرن بەڵام کەسی سێمیان لایەنی سێم تەداخل دەکات و زۆر جار دەبێتە هۆی تێکدانی پەیوەندی نێوان ئەم دوو کەسە جا کەسی سێم خێزان بێ خێزانی کچەکە بێ یاخود خێزانی کوڕەکە بێ یاخود هاوڕێ بێ یان پیاوێک یان ژنێکی تر بێ ئەمان هەمووی کاریگەری ئەکەنە سەرەوە یاخود ئەوە بەدەست خۆمان یەکێ لە بنەماکانی خۆشەویستی پاراستنی کەسێتی یەکترە کە من کەسێتی هاوسەرەکەم پاراست تۆ کەسێتی هاوسەرەکەت پاراست تۆ کەسێتی خێزانەکەت پاراست کەس جورئەت ناکە تەدەخل بکات کەس جورئەت ناکە بێتە ناو مەیدانەوە بەڵام کاتێک کە من بە زەعیفی کاتێک کە کچێک بە زەعیفی دێتەوە لای دایکی دایکیڵێ ئۆستا یەکسەر فرمێسک بە چای دێتە خوارەوە ئەمڕۆ بەیانی شەڕمان کردووە کاتێک کوڕێک تۆزی ڕیشێشتۆ تۆ بێتاقەتە و قژی ژاکاوە دایکیڵێ دایکت شوێربێەوە چیتە ئەڵێ دەچی بکەم جنێوێک بە هاوسەرەکەی دەدا خەتای ئەوە ژیانی لێ تاڵ کردووم بەو مەرجەی زۆر تەبان لە ڕۆژێکا باشنی
اعتیادی لە ڕۆژێکە باش نەبن ئیتر تەدەخل دەبکرێت ئێمە کێشەکانمانە بینە لای هەموو کەس بەڵام ئەو دوو کەسە دانانیشین تێگەیشتنمان هەبێ بۆ یەکتری واتە بۆ هەموو کەسێک قسە ئەەکەین دەردەدڵەکەین بەڵام ئامادەنین لە نێوان یەکترا کەواتە بابینەوە سەر ئەسڵی مەسەلەکە خۆشەویستیەکەمان خۆش ناوێت کە من خۆشەویستی خۆمم خۆشویست هەرگیز نایڵم کەس بەشداریم لەگەڵ بکا لەو خۆشەویستیە نایڵم یعنی خەتای خۆمانە کەواتە مامۆستا باسمان لە بابەتێکی کە تەسەورەکەم یعنی تەسیری زۆری هەبێویش ئەو شەرم و ئەو بابەتانەی یان ئەو ناڕۆشنبیریەی نێوان مامەڵەی هاوسەرەکان لەگەڵ یەکتر کە ئێستاکەش پیاوانی ئێمە ینی بەڕاستی کللتورێکی ڕق و زبرمان هەیەیان پیاوانێکی ڕق و زبر ئاوا لەگەڵ ئافرەتان مامەڵە دەکەن پێشەرمە پێ بڵێ خۆش مێوەی ئازیزم تاجی سەرم کوڕە چوزانم یەک دنیا قسەی بۆ کە دڵی پێخۆشە لە کاتێکا کە ئەگەینەوە بۆ ئەنێو ئەدەبیات ئەو هەموو دەربڕین و ئیتر خۆکردن بە خۆڵی بەرپێ بەس پێ لە سەرماناوەکو مەحویە فەرمەیانێ من لەمە ئیتر خۆکردنە قوربانی خۆشەویست یعنی نازانم هەموو کەسیش مەحوی و نالی و سالم و کوردی و مەولەوی پێ قبوڵە و بە هەموو فکرەوە دیا سیاسەکانی ئێستەشەوە ڕۆشنبیری دایک و باوک زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی مناڵ کە من مناڵەکەم لەسەر خۆشەویستی پەروەردەکرد لەگەڵ باوکی مناڵەکان لەگەڵ هاوسەرەکە تەبابوویت تعبیری خۆشەویستیتان بۆ کرد بۆ یەکتر مناڵەکان بەو شێوەیە گەورە دەبن بەڵام ئەمڕۆ هەمووی زبرە لەگەڵ یەک زبرین لەگەڵ یەک ناتوانین تعبیر بکەین ژنێک باز دەکات زۆر بە جوانی لە مەجلیسێکە باز دەکات مەجلیسێکی زانایانن کە باز لە خۆشەویستی و باز لە ژیانی هاوسەری دەکەن سەرکەوتوو ئەڵێ من مێردەکەم هەرگیز دەستی نەداومەتێ یعنی ئاوا بڵێن دەستخاتە ملم یا باوەشم پیا بکە و ئەوانە ئەڵێ وتم ناکرێ من ژیانم تاسەر لەگەڵ ئەو پیاوە بێ ئەو پیاوەژ وا سرک بێت وا سرک و زبر بێ ئەڵێ هەموو شەوێکە ئەچوینە ناو جێگا دەستیم بەرز ئەکردەوە ئەم خستە سەر دەستی خۆم سەر کەتفی خۆم ئەویش بەپەلە دوای دقەیەک دەستی ئاوە فڕێ ئەدام و دەستی خۆی لا ئەبرد وتی 60 ڕۆژ ئەو تەمرینەم کرد 60 ڕۆژ ئەو تەمرینەم کرد وتی دوای 60 ڕۆژ گوتم ئیتر بەسە بۆ من وتی سیر دەکەم پێشەوەی بخەوێ دەست دەخاتە سەر دەستم ڕامهێنا کەواتە ئەو شەرمەیە شەرمی ژنە شەرمی پیاوە کە سرک دەبن بەیەکەوە تعبیریان نییە ئەی باشە ئێمە دەڵێن من چۆن خۆم سوکەم لای پیاوەکەم ژن تاڵبە و پیاو مەطلوبە لای ئێمە ژن ئەبێ خواستی لەسەر بێ پیاو ئەبێ داوا بکات هەردووچیان دەبێ خواستیان بۆ یەکە بێت هەردووچیان چونکە زەواج فترەیە لەگەڵ لەدایک بوونە فترەی زەواج لە کوڕ و لە کچیشا هەیە وردە گەورە دەبێ بەڵام دەبێت تەهزیبی بکەیت دەبێ بیگەێنیتە مەنزلی جوانی خۆی ئەی باشە ئەو ژنە لەناو ئەو هەموو خەڵکە باسی ئەزمونێکی خۆی کرد گوتی من باسی ئەزمموی خۆم دەکەم ئەوە نیە بڵێم من ئافرەتێکی بێشەر بم باڵاپۆشێکی زۆر تەندروستی شەکە بۆ خێزانی خۆیەتی یعنی ئەڵێ بۆ گوتی دەزانم ئەگەر بەردەوام بم ناتوانم بەردەوام بم بۆ ئەزمموێکی جوانی زەواج کە پیاوەکەم هیچ نەقسێکی نییە تەنها ئەو نەقسەی هەیە بۆ فێری نەکەم بۆ نەبم بە مەدرسە بۆی ئێمە دەڵێن شخصێتی خۆمان نادۆڕێنی باش شخصیتی چییە هەر ئەو پیاوە شەرمنانەی ماڵەوە لە دەرەوە گەر ئافرەتێکیان دەستکە ماجماچێنیشی لەگەڵەکەن و زۆر کێشەشیان لێ لەگەڵیانی بەجددی ینی تۆزە ڕازگۆ بین یان خانمایش زۆر جار ئەو ڕازاندنەوەی کە بۆ دەرەوە دەکەن ینی ئەو نەگرنگی بەخۆیان نادەن هەر زۆر جارەمە لە پیاوان دیشتا هەیە باسی حەزرەتی عەباسم نەکرد کەوتی میش بۆ ژنەکەم دەبێ خۆم جوانکەم مەرج نییە هەر پیاو ژن خۆی بۆ پیاو جوانکە ئەبێ پیاویش خۆی بۆ ژن جوانکە زۆر جار ژن کە خۆی ناڕازێنێتەوە بۆ پیاوەکەی ئەڵێ بۆچی خۆت ناڕازێنیتەوە ئەڵێ زۆرم کرد تۆ سەیرت نەکردم حسابت بۆ نەکردم یا پیاوەکە خۆی ناڕازێن تۆ ژنەکەش دەڵێ کە ئەو حساب بۆ هەستی من نەکا من بۆ بیکەم کەواتە زەواج لێرە بۆتە سیراع زەواج دەبێتە سیراع و ململانێ کە زەواج گەیشتە سیراع و ململانێ ئیتر ینی فاتیحای بۆ بخوێنە مامۆستا کاتێک ئەم خۆشەویستی و تەبای و ڕێزگرتنە نەما لە نێوان ئەم دوو هاوسەرەدا پێویستە کات تەنها بە لێک تێگەیشتنیان هەنێک کێشە هەیە پێویستە ببرێتە لای کەسێکی پسپۆر یاخود ئامۆژگاری کەسانی تر وەربگری من ناڵم هەرگیز بچێتە مەحکەمە بەڵام کەسی پسپۆر بۆ نمونە ئافرەتێک
ئەزانێ هاوڕێیەکی زۆر باشی هەیە، کوڕێک ئەزانێت پیاوێک ئەزانێ هاوڕێیەکی زۆر ئەمینی هەیە، سڕی نابانێتە دەرەوە، پێشێتی ئەسبابی سەعادە. باس لە بەختەوەری بەچی تۆ بەختەوەری لەگەڵ هاوسەرەکەت، یا تۆ بە ڕەفیقەکەت دەڵێ بەچی تۆ بەختەوەری لە هاوسەرەکەت. ئەویش کۆمەڵێک خاڵ دەڵێ لە ناو خەڵکا نایشتێنمەوە، لە قسەیە قسە ناکەم، ڕێز لە کە سوکاری دەگرم، ئەو ڕێز لە کە سوکاری من دەگرێت. هەردووچیان کۆمەڵێک خاڵی ئیزابی جوان دەڵێن. تۆ هەڵوێستەیەک دەکەی دەسیتە ماڵەوە، وەرە قەڵقەڵەمێ بێنە، بزانە تۆ بۆ لەگەڵ هاوسەرەکەت کۆکنیت، تۆ بۆ لەگەڵ خێزانەکەت کۆکنیت. یەکەم خێزانەکەم جوانە، هیچ عیبی نییە. یەکەم هاوسەرەکەم بە سۆزە، هیچ نەقسێکی لە سۆزانە، بەڵام ڕەزیلە، بەڵام دڵپیسە، بەڵام وا بەڵام تۆزیێ بەڵام دەنووسی کە بینیت خاڵە ئیجابیاتەکانی دێ و خاڵە سلبیاتەکانی سێدانەیە. ئەو سێدانە کە قوربانی ئەوە بەڵام وازیلێنەیەری وەکو ئافرەتە بە 6 ڕۆژ کۆڵی نەدا تا فێردەکەی فێر کرد دەستی بگرێت. وازانی ئەوە جەخ دەکەینە سەر لایەنە سلبیەکانی خۆمان، جەخ ناکەین سەر لایەنە ئیجابیەکان کاری لەسەر بکەین. ئەمە زۆرێک ئەوەیە خاڵە ئیجابیەکان زۆرە، بەڵام یەک سلبی هەمووی دەسڕێتەوە، یەک خاڵی نەرێنی هەر هەموو خاڵە ئەرێنیەکانت بۆ دەسڕێتەوە. ئەڵێ پیاوێک ئەجێڕێتەوە ئەڵێ من ئیمکانیەتی زۆر باشە سارێکی مارسیسم بۆ هاوسەرەکەم کڕی، بە 5-6 دەفتەری باس کرد، هەر خۆی ئەیجێڕێتەوە پیاوەکە، هی ئێرە نییە، هی وڵاتێکیکەیە. ئەڵێ دوای 2-3 ڕۆژ هاوسەرەکەم کە کریری ساری مارسیسەکەم بۆێنەوە تەلەفۆنی بۆ کرد، دایکە هاوسەرەکەم مارسیسی بۆ کڕیوم، تەلەفۆنی بۆ خوشکەکەی کرد، بۆ دایکی منی کرد، وتی سەیرم کرد 3 ڕۆژ باسی کرد. ئیتر دوای ئۆتۆماتیکی ئەوە بوو، وتی ڕۆژێک ئیجتیماعێکی گەورەمان هەبوو کە لە ئیجتیماعەکە تەواو بووین، هاتمە دەرەوە، هەریەکی گوڵێکیان داینێ، گوڵێکی ئەتیادی 1 چڵگوڵ. وتی منیش گوڵەکەم خستە پێشی سیارەکەم کە لە ماڵەوە دابەزیم، ویستم گوڵەکە بەرمە ژوورەوە لەگەڵ خۆم، وتم بۆ لە ناو سیارەکە سیز بێت. وتی کە دەرگای کردەوە هاوسەرەکەم، گوڵەکەم بەدەستەوە بوو بەبێەوەی بۆ ئەو مێنابێت. وتی یەکسەر هاوسەرەکەم باوەشی پیا کردم، دەستت خۆش بێ ئەو گوڵە جوانت بۆ هێناوتی. سەیرم کرد 3 مانگ تا 4 مانگ لەسەر ئەو گوڵە قسەی کرد، لەسەر ئەو گوڵە قسەی کرد. بڕ لای ڕەفیقەکانی هاتۆتەوە گوڵی بۆ هێناوم، ئەوە نەدڵی پێخۆش بووە. گوتی منیش وەستان باش ئەو خێزانەی من مارسیسێکم بەو گەورەی و بۆ قورسێ بۆ کڕی، بۆ 3 ڕۆژ باسی کرد، بۆ 3 مانگە نابڕێتەوە باسی ئەو گوڵە. وتی بۆم دەرکەو ئافرەت هەستی پێویستە، قەینا مادیات ضرورە، بەڵام ئافرەت تعبیری هەستی پێخۆشە، کەواتە ئێمە ئەو هەستەمان نییە. مەسەلەن پیاوێک ئەمڕۆ دەچێتەوە گوڵێکی سوور بۆ هاوسەرەکەی دەبا، هیچ قیمەتی نییە. تۆ ڕۆژەکانت با ڕۆژی خۆشەویستی بێ، با هەموو ڕۆژەکان ڕۆژی خۆشەویستی بێت. بەڵێ دڵە ڕۆژی خۆشەویستیە و لە کۆڵان لە پیاوێک کڕوێتی یایە چێچکە داوێتی ئەویش دەیدا بە و مەبەستم لە چی مەبەستم ڕەنگەر تووشی قڕژبی بڵێ نەمە کی بەڵێ مەبەستم لەوەیە ئافرەت پێویستە تعبیر یعنی لەگەڵ هەستی بدوێیت، لەگەڵ ناخی بدوێیت، لەگەڵ مادیاتە نەیدوێنیت. ئێمە خۆمان ئافرەتین، قەینا ئافرەت شەواز هەیە هەر مادیات بێنە دنیای بۆ 100 جار خۆتی بە قوربان کە 100 جار خۆشەویستی پێ ببەخشە، 100 جار ڕێزی لێ بگرە. دەڵێ وەکو پیاوی خەڵکی بە زیاد نەبێ، خانووت بۆ کڕیوم، سیارەت بۆ کڕیوم، ئەوە جیایە، ئەوە هەیە بەڵام کەمن. بەڵام زوربەی ئافرەت یعنی حەز دەکەن ناخیان بدوێنیت، ئەو گوڵە ناخیە و ئافرەتەی دوان بۆیە ئاوە توایە بۆ ئەو پیاوە. کەواتە مامۆستا لەو دەرفەتەکەمەی مامانە پێم خۆشە، ینی پەیامێکی جدید هەبێ. ئێمە دووسێ نمونەی زۆر جوان کە ئیمامی عەلی لەسەر گۆڕی فاتمە خوای گەورە لە هەردووکیان خۆش بێ، سڵاوی ڕزای خۆیان لێ بێ، بابەتەکە ئەمەیە بۆچی ئێمە ئەو شەرمە ئیتر چۆن بشکێنرێ. یعنی بڕوات هەبێ مامۆستا ئەمە زانیاری ناو ئەم کۆمەڵگای کوردیە، پیاو ناچێتە سەر گۆڕی خێزانەکەشی بەتەنها پێی شەرمە، یان وەکو ئیتر ئیشی تەواو مادام کە مردن تەلاق جیا مینێگرپی ئیتر چۆن بۆی نییە، یعنی بۆ ئەو نییە. ئێمە حەزرەتی مەولەویمان هەیە، یعنی هەر وەکو پشگیریەک نمونەیەکی تریش بۆ یۆکە ئیمامی عەلی لەسەر گۆڕی ئەمبەر خاتون، یعنی لەفزێک بەکارێنە ڕەنگە خەڵک ئێمە پێمان وا بێت تۆزێک بازاڕەیە،
ئەڵێ قازان قەتاران قوڵنگان هەوایی حیفەن باڵاکەت شەو بە تەنهایی کە ئیتر ئەنمەر خاتون بەجێ ئێڵێ لەسەر قەبران دێتەوەڵێ ئیتر حیفە تۆ بە تەنهابی شەوان و خۆت دوورکەوی و ینی ئەوەندا خۆی ئەحساساتی دێنێت کە لە کاتێکا مەولەوی عارفێکە باوەڕ ناکەم هیچ خوێنەوارێک لە هەرێمی کوردستان هەبێن تێبینێکی لەسەر هەبێت ئەم شەرمە چۆن بشکێنین شوان زۆر جار دەبین دایک و باوکان لە ڕویان دێ ینی شەڕ لە ڕەنگە ئیشی دایک و باوک نەبێ ئیشی مؤسسات دەزارێکەکان شەڕ دەکەن لە بەردەم منداڵەکانیا بەس قەت لە ڕویان نایە خۆشەویستی بۆ یەکتر دەربن بەڵێ مەسەلەی تعبیر لە مەسەلەی دەربڕینی خۆشەویستی ئەزمەیە ئەمڕۆ ئەزمەیە چەندین تاقیکردنەوە کراوە کە وتویانە بە پیاوان نامێ بنێرن بۆ هاوسەرەکانتان بنووسە خۆشمەوی دوای یەکسەر هەموو تەلەفۆنیان کرۆ چی بۆ چێ مردووە چێ هەیە چییە یعنی ژنێ گوتوێتی دایکم مردووە ئەو کەلیمەت بۆ نووسیم چکە قەت گوێی لێ نەبووە پیاوانیش ئەینەشر من هەردووچی دەڵێم دەبێ هەردووچی بڵێ هەردوو لایەن نابێ هەر بڵێ پیاو وایە ژنی ژوایە زۆر جار ژن جارێ لە مەسەلەی ئیشکردنی ماڵ و سەرقاڵبوون بە مناڵ ئیتر ماوەیەکی زۆر پیاو فەرامۆش دەکات ماوەیەکی زۆر کە یعنی ئیتر هەموو هەمەکەی دەبێتە ماڵ و مناڵەکەی ئیتر فەرامۆشی پیاو دەکات ژنیشمان تعبیری کەمە پیاویشمان تعبیری کەمە یعنی ئەڵێ چی بووە کە تۆوا بە من دڵی خۆشم دەوی خوای گەورە کاتێ لە ئاەتی مەوەدە و ڕەحمە باز دەکا دەفەرمێلی تەسکونوا ئیلەیها زەواج سەکەنە یعنی زەواج ژیانە هەموو ژیان چۆن تۆ ژیانن نابێ ئەگەر لە دەرەوەی ماڵا بژیت کەواتە ماڵێکە زەواج مەوەدە و ڕەحمە لەناو ئەو سەکەنەیە دەبێ ڕنگ بداتەوە کە مەوەدە و ڕەحمە هەبێ هیچ شتێک شەرم و شکۆیەک نامێنێ لە بینی ژن و مێردا لە بینی دوو هاوسەرا شەرم و شکۆکە نامێنێ یعنی کە تۆ کاتێک بە هاوسەرەکە دڵی خۆشم دەوێت تۆ هەموو ژیانی منی ئەگەر لە ناختەوە بە حەقیقەت دەربێت باوەڕ بکە هاوسەرەکەت هەموو ژیانی خۆی دەکاتە تەسحیە بۆ تۆ دەکاتە قوربانی ینی بەڕاستی نووسینێکی زۆر جانم خوێندەوە هی ئوستازێکی زانکۆی سلێمانی خۆمان مامۆستا ماجید دکتۆر ماجید نووسی بووی ئێستا تەنانەت لە نێوان هاوسەرەکان هەر کولتوری ماوەیەک هەر ناویش نەبوو ینی نەیوت فڵان کەس نەک هەر خۆشمەوی نەگیانەکەم کورە و وەرە و فڵان کەس و نازان هێ و کۆمەڵێک لەفزی جۆکەر یانێکرێ بۆ هەموو کەس بەکاری بێنی وایە لەبەرەوە دەبێ دەربڕینمان بۆ یەکتر هەبێت هاوسۆز بین بۆ یەک ئیشی کێ ئەم وشیارە دروستکە مامۆستا ئەمەم ئەوە ئیشی یەکەم هەموو هۆشیاریەک هەموو شتێک ئەگەر بتێ بەرەو باشی بەریت ئەبێ خێزان چاک بکەیت خێزان چکە ئەبێ بە پەروەردە وەری بگرێت ئەبێ چۆن شیر دەدەی بە مناڵەکەت ئەبێ فێری ئەو تعبیر و خۆشەویستی و دەستخۆشی لێ بکەیت کاتێک کە تۆ مناڵەکەت هەڵەیەک دەکا فێری بکە بڵێ داوای لێبوردن دەکەم ئەگەر نەشی کا دەبێ وردە تەمرینی لەسەر بکەیت کەواتە هۆشیاری خێزانی دووەم خوێندنگەش دەوری هەیە خوێندنگە لە خوێندنگە بەس ئەلفوبێ فێر ناکرێ دەبێ شتی کەشی فێر بکەیت ئێستا لە یابان تا 6 ساڵی ئاداب فێردە تا 6 ساڵ لە خوێندنگە ئاداب فێر دەکرێت ئایا لای ئێمە ئاداب چییە؟ ئاداب فێر دەکرێت تازە مادەیەکیان هێناوە بەڵام ئەوەنە بە ناخۆشی دەوترێتەوە مناڵ هەمووی بێزارە لێ مامۆستای وانەکانی تریشەوە بەڵێ بێزارە لێ کەسی مختەز نایڵێتەوە ئەنجا دوای هاوڕێتی ئەبێ کەسی هاوڕێ ئەنجا دوای ڕاگەیاندن بە عەموم بینرا و بیسترا ئەنجا ڕێکخراوەکان تۆ من زۆر جاریش باسم کردووە لە کوێیت نسبەتی تەلاق زۆرە ئێستا گەیشتونەتەوە قەناعەتەی هەموو کەسێک پێش زەواج ئەبێ دەورەیەکی سێمانجی ببینێت دوای زەواجیش 6 مانگ ئەبێ لەو دەورەیە بێت لە کاتی حەملە 3 مانگ دەبێ لەو دەورەیە بێ دوای مناڵبوون ساڵێ ئەبێ بەردەوام لەو دەورەیە بێ ئیتر مانجی ڕۆژێک دەڕوات لە ساڵێکە 4 جار دەڕوات کەواتە شوێنی ڕاوێژکاری خێزانی لێرە هەمانە بەڵام 2 جار ئەچن پێشەوەی مارە بکرێن ئەبێ بە دوواداچوونی بۆ بکرێت ئەبێ بەردەوام دەستت پێوەی بێ کاتێک کە کچەکە و کوڕەکە دەستگیراندارت دەستیان پێوە بێ کاتێک واستەوە تا مانجێک دەستت پێوەی بێ ئەنجا دوای کاتی حامیلێ دەستت پێوەی بێ کاتێک کە مناڵی بوو دەست پێوە کە گەیانتە بەڕی ئەمان شوێنی تەواوی خۆی ئەنجا وردە سەیرەکەی ئەوە بێتە مامۆستا بۆ نەوەکان بۆ مناڵەکانی خۆی کەواتە ئەنجا ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە دنیای وێران کردووە وێرانی کردووە بە فعلی ئەوە نەماوە تایبەتمەندی مرۆڤەکان نەماوە
هیچ تایبەتمەندیەک ئافرەت پێی عیب نییە دەچێت ژووری نووسنی خۆی عرض دەکات لە سناپچات بەڵام ئەچێ گوڵێک ئەهێنێ ئەڵێەوە هاوسەرەکەم بۆی هێناوم بۆی ڕقی ڕەفیقەکانی بکاتەوە مۆبایلێک ئەکڕێ 10,000 پیشانی دەدا ئەوانە تایبەتمەندین خەمە کللتوری نیە مامۆستا بێ پەروەردەی نییە لە کەمی هەست و سۆز ئەوێ بۆ تەعبیری بکات دەستی ناکەوێت ئەڵێ لێکۆڵینەوەکان دەریەخەنەوە ئافرەتانەی زۆر ڕسمی خۆیان بڵاو دەکەنەوە زۆر تایبەتمەندیەکانی خۆیان بڵاو دەکەنەوە لە 195 بەختەوەرنین لە خێزانیان ئەیانەیە بەوە بەختەوەری خۆیان دەربڕن یا ڕەنگە هەر لە خێزانیان جابوو بێتنەوە هەرچیەک بێ بەختەوەر نین کە تۆ تعبیری جوانت لە هاوسەرەکەت دەست نەکەوت ئەوە خەتای پیاوەکەیەتی ئەگەر تعبیری جوان و دەربڕین و خۆشەویستی دەستکەوێت لە هاوسەرەکەی مەحاڵا بچێ عەرزی کات چکە دەستی کەوتووە پێویست ناکە خەڵک بیبینێت بەڵام کە دەستی ناکەوێ ئەی چی بکە خۆ ئەگەرەوەژ نەکە من لە یەکێکم پرسی گوتی ئەگەر ئەوە نەکەم شەق ئەبم کەواتە دایکەکەم شەق مەبە وەڵام ئاخر چی بکات مرۆڤە پێویستی بە هەستە پێویستی بە ئامێزە پێویستی بە خۆشەویستیە پێویستی بە دەربڕینە پێویستی بە قسەی جوانە چۆن ئێستا قوچەکی ژیان تایبەتمەندی ژیان ماسلۆ ئەوەی کرداینە خواردنە خواردنەوەیە خەوە ژینگەیە ئارامی لە ناوەڕاستە خۆشەویستیە کەواتە بەشێکی گەورەیە لە ژیان خۆشەویستی ئێمە نەزانم نەڵێن خۆشەویستی کەمە لە قورئانە 76,000 باسی خۆشەویستی کراوە هەر یەکەی لە شوێنێک و بۆ مەبەستێک بەڵام ئەخیرەکەی خۆ هەر خۆشەویستیە کەواتە گەرم بە مسلمانێکی ڕاستەقینە بە پەیڕەوکارێکی جوانی پەیامەکانی قورئان مسلمان بوونایە 76,000 باسی خۆشەویستی کرابوو دەبوو ئێمە لە نێوان خێزانە کوردی مسلمانەکانە هیچ کات جابوونەوە شەڕ باسی گشتیەکەم نەک حاڵەت تایبەت نەبووایە کەواتە خەلەل لە خۆمانیش هەیە کە ئێمە پەیڕەوکارێکی باش نین خەلەل لە خۆمانە خەلەل لە مینبەرەکانە خەلەل لە ڕاگەیاندنەکانە خەلەل لە پەروەردەی خێزانە کەواتە ئەوانە هەر هەمووی خەلەلن زۆر باشە زۆر سپاس مامۆستامی تر کاتمان نەما سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵ ماڵ مامۆستا تافگە محەممەد سپاس بۆ ئامادەبوونی دەستان خۆش بێ سپاس دەکەین مامۆستاگەن بەڵێ بینەرانی عەزیز لەگەڵ هاوکارم هۆنیا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی تایمی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی ئاسوودە و کامەران و بەختەوەر بن خوای گەورە عاقبەتی هەموو لایەک بەخێر کا دوور بن لە دەرد و بەڵا سەرمانێشانن گەردنمان ئازاد بکەن خواتان لەگەڵ